بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لەبێت زۆر خۆشحاڵم بە بەرنامەی ڕاستەوخۆ تایبەت بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکان لە کوردستان و لە ئێران بە گشتی لە خزمەتاندای. ئەمڕۆ یەکشەممە 12 مانگی ڕەزبەری 1401 هەتاویە. هەروەک ئاگادارن لە 17مین ڕۆژی ناڕزایەتی و خۆپیشاندانی ئاخێزی جەماوەری لە ئێرانی دوێنێ شەو لە دانشگای سەنعەتی شەریفی ئێران هێزە ئەمنیەکان زۆر بەتوندی سەرکوتی دانیشتووەکانیان کردووە، دەرگای زانکۆکانیان لێداخستن و ژمارەیەکی زۆریان لێ بریندارکردن و ژمارەیەکی زۆریشیان لێ دەست بەسەرکردن بەو هیوای کە دەنگیان کە بکاو کە بە پێچەوانەوە ئەمڕۆ دیتمان لە زۆربەی شارەکانی ئێران زانکۆکان خوێندکارانی زانکۆکان هاتنەتە بەردەمی زانکۆکان و ناڕزایەتی خۆیان بەرامبەر بەم ڕووداوی دۆشە و دەربڕیوە و دروشمی ئەمەدن کە دەبێت ئەمانی کە دەست بەسەر کراون دەبێت ئازاد بکرێت. ئێمە ئەم شەو چەند میوانێکمان دەبێت لە بەرنامەی ڕاستەوە خۆداوە هەموو ئەم بابەتانە تاوتوێ دەکرێت. هەر ئێستاکەش بەڵێ هاوڕێ بێهروز ناسری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لە ڕێگای ئیسکایپەوە لەگەڵا. هاوڕێ بێهروز ئەم کاتت باش ئەگەر دەنگی منەت هەیە سلااوت لێبێت. سلااو هاوڕێ ئەمێرجان داوای لێبردن دەکەم. سلااو لە تۆ لە بینەران و لە هەموو هاوڕێیان زۆر سپاس دەکەم. سپاس هاوڕێ بێهروز. هاوڕێ بێهروز ئاگاداری ئەوە هەیە کە ئەم بەردەوام خۆپیشاندان و ناڕزایەتی هەتا بە ئەمڕۆ لە ڕۆژی 25 مانگی خەرمانانەوە کە ببوونی مەحسای جوانە مەرگ کە بە کوشتنی لەلایەن گەشتی ئەرشادەوە ئەنجامدرا هەتا ئێستاکەش بەردەوامە. ئەگەر بتانێت هەڵسەنگاندنێکتان بێت ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەت. هەڵسەنگاندنی کولی من ئەوەیە کە ئەو خیزشە یا ئەوستانەی کە جەرەقەکەی بە مەرجی نابەوەخت و ژینای ئەمینی لێدرا بوو بە مناسبەتێک بۆ ئەوەی کە ئەو هەموو تووڕێ و قینەی کە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە توولی ساڵها هەیەە ئەو هەموو سەرکوبە و هەموو فەقر بێدادی لە نەتیجەوەدا بتەقێتەوە و خەڵک ئاعترازی خۆیانەوە بکەم بە مناسبەتێک بۆ دەربڕینی ئاعترازاتی خۆیان و ئەو ئاعترازە هەم بە کوشتنی بە شێوەی کوشتنی ژینای ئەمینی و هەم دەعینی حاڵشدا کە بتوانن خواستەهایەکی دیکە مەترە. ئەو هەستانەی ئێستا بە نسبەتی ئاعترازاتی ساڵانی لەوە پێش تەبعاً تەفاوەتهایەکی هەیە. یەکێک لە تەفاوەتەکان ئەوەیە کە فەقر نەداری سەرکوب ئەوانە هەموو ئەم باشتە بوون لەسەر یەکتردا و خەڵک منتەزری فرسەتێک بوو بۆ ئەوەی کە خۆی بەیانکە ئەو هەموو ئاعترازەی بە ژیان بە بێکاری بە سەرکوب بەیانکە و هەروەشی ئێمە 10 ساڵ لەوە پێش لە وڵاتی تونس دیمان کە یەک دەستفرۆشی فەقیر و زەحمەتکێش لە نتیجەی نەداریدا خۆی سووتاند و ئەوە بوو بە جەرەقەیەک بۆ هەستانێک کە دەوڵەتی بن عەلیان سەرنگون کرد. ئەوەش بوو بە جەرەقەیەک مەرگی ژینا ئەمینی مەسا بۆ ئەوەی کە هەستانێکی دیکە لە سەراسەری ئێراندا بە وجود بێ. لە کوردستان دەستی پێکرد پەرەیسان و شارەکانی دیکەی گرتەوە. تەفاوەتەکانی ئەو کەڕەتەی لەگەڵ دەفاکان دیکە کەمێک بەرچاوە و ئەوەی کە بەرەو چۆ دەچێت داهاتوەکەی بە چۆ دەچێوانە هەموو قابلی باسن کە دەتوانین قسە لێ بکەین، بەڵام تەفاوەتی زۆرە دەگەڵ هەستانەکانی ڕابردوو. یەکێک لەوانە ئەویژەوەی کە بەرە بەبەرە لە ئاعترازاتی پێشوو ئەو پەیوەند و ئیتحادە بینی خەڵکەکان و بینی جنبشەکان تا ئەندازەیەک زەعیفتر بوو، تا ئەندازەیەک ئاعتراز کنندگان ئەوەی کە بۆی بەهاتبوونە خیابانەوە مەسەلەن لە دەورانی انتخاباتێک کە ئەسلح تەلەبان بوون ئەوانەی ڕێیەکەی من لە شوێیان کردە سەر بەهانەیەک بۆ ئاعترازی خۆیان. ئێستا خەڵکی زەحمەتکێش لە هەمووی ئەوانە تێپەر بووە، عبوری کردووە و مستەقیمەن مەسلەی کار، ژیان، سەرکوب، ئازادیهای دموکراتیکی فەردی ئەوانەیان خستۆتە کە ئەوە زۆر قوڵترە و ئاعترازاتی ئێستا قوڵترە، بەرینترە عەلا ڕەغمی ئەوەی کە محدودیەتای خۆشی هەر هەیە.
ئەوە زۆر کورت مختصر کە زۆر دڵخۆشکەرە ئەو ئێترازاتنی کە ئێستا لە زریاندا. بەڵێ حاورە بەهروز هەروەگاگادارن شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوی سنفی معلیمان فراخانێکی داوە بۆ بەیانی بۆ هەموو ئەوەی کە ئێعتساب بکەن. ئەم فراخانەش تشکیلاتی حیزبی کۆمونیستی ئێران هاوبەش لەگەڵ سازمانی کاریگەرانی ئینقلابی ئێران ڕاگەیاندنێکی دا و پشتیوانی لەم فراخانە کردووە. بۆ پێشوازی لە زانکۆکان ئەم فراخانە دراوە. با تۆجە بەم ئێترازاتی کە هەر ئەمڕۆژ زۆربەی زانکۆکان ئاگادارن چالاکانە بەشدار بوون، تەسیراتی بۆ داهاتوو چۆن دەبێت بە بڕوای ئێوە؟ بە بڕوای من ئەو ئێحتسابی کە بۆ سبەی ڕۆژ ئێعلام کردراوە یەکجار زۆر مهمە. ئەوە نیشان دەدا کە تەزاهورات ئێعترازات وە خیزش وردە دەست پێ دەکات. مەسەلەن وەختێکە ژینایان لە تارانگرت تعدادێک دانیشتجوو لەوێرا دەستیان کرد بە ئێعتراز، هێنانەوە بۆ کوردستان لە شارەکانی سەقز و سنە و شارەکانی دیکە دەستێکە بە ئێعتراز دوایی پەرەیساند وە تاسەحی ئێحتسابی عمومی ئێرتقای پیدا کرد. بە دوای ئەوەدا بەرە بەبەرە شارەکانی دیکەی ئێرانی گرتەوە، یعنی پەرەیساند و ئەو پەرەسەندنە ئەوەمان پێ دەڵێ کە وردە مەسەلەن ئێمە لە ئەو خیزشەی کە ئێستا دەجەریاندایە ئێستا وەکوونە بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش واقعەوەیە کە لە سەدحی میلیۆنیدا وردە دێنە گۆڕێ. ئەوڕۆ جوانان و ژنان دەستیان کرد بەو ئێعترازە، دوایی دانیش ئاموزانیان پێ پەیوەست بوو، دوایە خەڵکی کوردستان هەر لە سەرتاوە دەگەڵ ئەو جنبشە هەربووە ئێعترازاتی خۆی بەیان کرد. ئێستا خەڵکی بەلوچستانی شاتوێتە گۆڕێ، سپینە مەعەلیمەکانە، دوێنێ دانیشتجویان لە دانیشگاهای مختلف ڕسمەن هاتن و دیفاعیان کردووە ملحقبوونی خۆیان بەو خیزشە ئیعلام کرد و ئەو بەرە پەرەساندنە ئاسۆیەکی ڕوون دەخاتە پێش چاوی جامعە و ئێمەوە کە ئەو هیوا و هومێدە دەنێو ئێمەدا بەوجود بێنە دەنێو جامعەدا بەوجود بێنێ کە سپەی ڕۆژێ بە دوای احتسابی معلماندا سایری گروهها و طبقاتی ئیجتماعی مەسەلەن چینی کرێکار جنبشی کرێکاری بێ و ئیعلامی هاوپشتی بکە تا ئەو جگایی کە تەواوی جامعی ئێران بگرێتەوە. ئەگەر ئەو احترازاتانە لە سەدحی مەسەلەن چەندین ده هزار نەفەری کە ئێستا لە زەریاندایە ارتقا پیدا بکە بە چەندین 10 میلیۆن نەفەری، تەوازنی قووا بە نەفعی کرێکار و زەحمەتکێش دەگۆڕێ و ئەو دەمەکانە جمهوری ئیسلامی علیرغمی ئەوەی کە هەتا ئێستاش تەواوی زەرفیەتی سەرکوبی خۆی بەکار نەبردرۆ، بەڵام هێزی میلیۆنی و متحیدی خەڵک لە مەیداندا ئەو هێزە تێک دەشکێنێت. جمهوری ئیسلامی لەو زەرفیەتە بەرخوردارە کە دەستگای سەرکوبی جمهوری ئیسلامی تێک بشکێنێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بێروز ناسری ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە کە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆتا کرد. یەک شتم لەبیر چوو هاوڕێ بێروز، ئەگەر دەکرێت پێما ئێوە ئەلان لە کۆبوونەوەیەکدان دەتوانن کەمێک لەسەر ئەم کۆبوونەوەی ئاماژەیەکی پێ بکەیت؟ چەمبەرە ئەو کۆبوونەوەی ئێستا کۆبوونەوەیەکە کە بینی تەدادێک لە ئەحزابی سیاسی و شخصیت هەکان بەرگزار بۆ بۆەوەی کە تەزاهورە ئاکسیۆنی ڕۆژی جومعە سازمان بدەن لە سعات 5 تا سعات 3 تا 5 دوای ڕۆ لە بەردەرچی پارلمان بە خاستی مشخصی خۆیەوە. ئەو تەزاهوراتانە لە وڵاتی نروێژ ئەوە چەندین هەفتەیە بەردەوامە. هەفتەی ئەوەل ئێمە بەرگزارمان کرد کە تقریبن زیاتر لە 1000 نەفەر بەشداریان کرد. هەفتەی دووەم سازمانێکی دیکە بوو، ئێستاژەوە دووبارە ئەو جومعە و شەمەیەش کە قەرارە دووبارە بەرگزار بێتەوە ئیدامەی هەبێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تا ئەو جگای کە ئیمکانی هەیە دەنجی خەڵکی ئێران ببەخشە دەنجی خەڵکی ئێران بە جامعەی نروێژ بە نەهاتها و ئۆرگانهای ئێرە بگەێنین بەخواستی مشخصی خۆمانەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بێروز ناسری ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە. سپاس و بەشداریتان. زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆش. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، ئێمە وێنەمان زۆر بۆ هاتووە لە خۆپیشاندان و ناڕزایەتی ئەمڕۆ لە ئێران و پامیشمان بۆ هاتووە، بەڵام ئێستاکە میوانێکمان لەسەر خەتە کە دەهینە سەر هێڵ دواتر ئەم ڤیددیوانی کە بە دەستمان گەشتووە حتمما
پێشکەش بێوەش دەکرێت. ئێستا هاوڕێ ناسر تاهیری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە. هاوڕێ ناسر ئەم کاتت باش، سپاس بۆ بەشداریتان. سڵاو ڕێز بۆیەوە کاگەمیر و هەروەها دەسەندەرکارانی بەرنمەکەتان و سڵاوم هەیە لە خزمەت بینەرانی عزیزیان بەرنمەیە لە خزمەتە. زۆر سپاس هاوڕێ ناسر، خۆتان ئاگاداری وەزعەکە هەن لە دیارە پەیگیری ئەم حواڵ و راپۆرتانە هەن کە لە ئێران و لە وڵاتانی دەرەوەش کە ئاکسیۆن شتە بەڕێ دەچێت. سەرەتا پێم بڵێت داهاتووی ئەم خۆپیشاندان و ئەم ئاخێزەی کە ئێستا لە ئێراندا لە گۆڕەدایە چۆن دەبینن؟ بەڵێ هەروەگاگادارن لە ئەرزی ئەم 2 هەفتەی ڕابردوودا کە ئەم ئاخێزە دەستی پێکرد. ئەم ئاخێزە هەر ڕۆژەکە چۆتە پێشەوە پرۆسەی تەکوین وە گەشەکردنی خۆی پێواتووە. یعنی لە حاڵەتێکدا کە ئەم شۆڕشە لە کوردستانەوە دەستی پێکرد بە ئەو مانگرتنە سەراسەریە، هەر بە دوای ویدا خۆی گەیاندا هاتنە سەر شەقامی خەڵک بەگشتی لە سەرتاسەری ئێران. گرنگیەکەی ئەوەیە کە ئەم جارە بەرخلافی جارانی پێشوو تەواوی نقاتی ئێران لە شمال تا جنوب لە شەرق تا غەرب و هەتا لە قەسەبە و دێهاتی چکۆڵەیش وڵات نقاتی مختلفی ئێرانی گرتەوە و ئەمە گرنگی تایبەتی ئەم دەورەیە بوو. هاتنە سەر شەقام دیارە بە دوای خۆدا ئەوە یەکێک نیشانەکانی گەشەکردنەوەیە، بە دوای خۆدای ئەعتساباتی بەدواوەیە و هەر ئێستا دەبینن سبەینێ ئەم ئەعتسابە سەراسەریەی خوێندکاران و معەلیمان ڕاگەیەندراوە کە هەر لە ئێستاوە لە ئەمڕۆوە بەرەو پیری چوون، بەرخلافەوەی کە دوێنێ بەسەر کوتنکردنی دانیشگای شەریف لە تاران ویستیان کە دانیشتجویان و خوێندکاران خەفە بکەن و نەیاڵن دەجێنڕۆتە دەریا. ڕژیم دیتی ئەمە بە دژی خۆی تەدیل بوو و ئەمڕۆکە لە تەواوی دانیشگاکانی تقریبان تەواوی دانیشگاکانی ئێران خەڵک هاتوونە مەیدان و لە نێو دانیشگاکاندا شعارهای زۆر تند و زۆر بنەڕەتی بەر دژی ڕژیم دەدەن. نەتەنیا ئەوان خوێندکارانی پۆلی سەرەتایی و ئەوانەی وەک بڵێن مەحەسیلەکانی دەبیرستان و ئەوانەش هاتوونە مەیدان و عکسی خومێنی و خامنەی لە کتێبەکانان دەڕێمە تاڵۆکانان دێنە خوارێ و لە کلاسەکان بە فرەدانی ڕووسەرەکانیان هاتوونە مەیدان. ئەوە نیشانەی گەشەکردنی ئەم قۆناغەیە کە خەریکە دەڕاتە پێشە. بەرەو چۆ دەڕات بەوە بەستەجی هەیە کە خەڵکێکی زۆرتر لە حاڵەتی تەماشابوو کردن و انتزاردا بێنە دەرەوە و بێنە مەیدان. ئەو ئەعتساباتە لە گەشەی خۆدا دەتوانێت بێتە ئەعتساباتی کرێکاران لە شرکەتی نەوت زەوبیاهان و عمدە شوێنەکانی کرێکاری ئێران، ئەعتساباتی کارمەندان، ئیدارات، مەدارس و کەسەبە و بازار و چاوەڕوان دەکرێت کە ئەمە لە تەکوینی خۆیدا بەرامەوە بڕات و هیوادارین کە ئەمە ڕووبدات. بەڵام داعینە حاڵە دەبێ ئەوەش بزانین کە ڕژیم ئێستاش هەموو تواناییەکانی نظامی و سەرکوتی خۆی ئێستا نایەناوەتە کار. یعنی دەبێ بۆ ئەمەش ئامادە بین کە بتوانین بەرەنگاری ئەم جنایەتانەی کە احتیمالەن لە داهاتوودا بیخاتە بەر بەرەنگاری بتوانین بکەینەوە. بەڵێ کاک ناسر، خۆشتان ئاماژەتان پێدا کە دوێنێ لە دانیشگا سەنعەتی شەریف سەرکوتێکی زۆر تند بوو و بۆ هیوایی کە بیانوێت دەنگیان کە بکات و زۆریشانی لێ بریندار و دەست بەسەر کردن. بەڵام بە پێچوانەوە خۆشتان ئاماژەتان پێدا کە ئەمڕۆ لە هەموو زانکۆکانی ئێران دانیشتویان هاتبوونە ناو زانکۆکانەوە و ناڕزاتی خۆیان دەربڕی. پرسیارەکەم لێرەدا چەندە ئومێد هەیە کە باقی چینی توێژەکانی دیکە هەربووک و خوێندکارانی زانکۆکان بێنە سەر شەقام و سەراسەریتر بێتەوە؟ من هیوادارم و ڕەوەند و فەلسەفەی شۆڕش و انقلابات لە توولی تاریخی بەشەرداوا بووە کە دەست پێ دەکات لە توێژێکی تایبەتی، لە ڕووناکبیری تایبەتی، لە زانکۆ لە یا شوێنێکی تایبەتی دەست پێ دەکات، وردە وردە ترسی خەڵک دەشکێ، وردە وردە خەڵک بارحاڵ جرئەت و شەهامەتی ئەو پێیا دەکەن و مەرحەلە بە مەرحەلە دەچێتە قۆناغی دواترەوە و خەڵکێکی هەرە بەرینتر دێنە نێوە مەیدانەوە. ئینقلابی یا بڵێن قەیامی ساڵی 57 لە ئێرانیش هەرەوە نیشاندا، هەر بەم شێوە پرۆسەی تەکوینی خۆی لە قۆناغی جۆرا زۆردا بردە پێشە
خەڵکێکی یاسایی لە خەیابان بوون دوایە تبدیل بوو بە اعتصاباتێکی سەراسەری و کە دەنەهایەتدا ڕژیمی پادشایەتی هێنایە خوارەوە. ئێستاش تقریبا بەم شێوە دەچینە پێشەوە، بەڵام لە قۆناغ و تاریخێکی دیکەدا بە شێوە و هەڵوێستی جۆرا و جۆر لە وەختێکی معەنی دیکەدا دوای 45 ساڵ بڵێن. ئەم وەزعێتە ئێستا هەمووی ئەو 2 هەفتەیە کە نیشانیدا زۆر سەریعتر حتا لە دەورەی زەمانی شا، یعنی ئەگەر ئەو ڕووداوانەی پێشوو ئەو هەستانانەی پێشوو زۆرتر داخوازی بوو، ئێستا شاید دە ئەرزی هەمان ڕۆژدا کە دەستی پێکرد ڕاست چوو خودی ڕژیمی ئامانجگرت و ڕوخانی ئەم ڕژیمە هەر لە ڕۆژی ئەوڵەوە بووە. یەکێک لە هەرە گرنگەکانی ئەوی مەسلەی حجاب کە یەکێک لە ئەرکانی وجودی ئەو ڕژیمە کە بۆ ئیقراری خۆیان حجاب یەکێک لە ئەرکانی وجودی ئەم ڕژیمەیە هێنانە ژێر پرسیارەوە و ڕاستەوخۆ خودی ڕژیمیان کرێت ئامە. یعنی ئێستا شعارەکان ئەوانەیە کە ئازادیمان دەوێت، ئەوانەیە کە حجابمان دەبێ فڕدەین. ڕاستەوخۆ ڕژیمی دیکاتۆری سەرنگونی جمهوری ئیسلامی خواستی گشتی سەراسەری لە ئێران. بەڵێ هاوڕە بێروس، لەم ماوەیەدا لە دەرەوەی وڵات لە شارە جۆرا و جۆرەکانی ئاکسیۆنایەکی جۆرا و جۆر ئەم ماوەی زۆر چالاکانە بەشداریان تێدا کرد بۆ پشتیوانی لەم ئەترازات و ناڕزاتیانی کە هەر ئێستا لە ئێراندایە. ئێستا تانیوانە تا چەند ڕۆڵ ببینن لەم ئاکسیۆن شتەدا بۆ ئەوەی کە ئەوانە هەر بەردەوام بن بۆ درێژە پێدانی ئەم ئاکسیۆنانە دەبێت چ دەورێکی کێشیان هەبێت؟ مەبەستت لە ئاکسیۆن لە دەرەوەی ئێرانە یان؟ بەڵێ ئاکسیۆنەکان لە دەرەوەی وڵات. وڵا ئەگەر هەروەک ئاگادارن ڕۆژی شەممە تەزاهوراتێکی وەسیع لە 150 وڵاتی یا بڵین شاری وڵاتانی دنیا بەڕێوەچوو بە پێی ئەو ئامارەی کە لە مەسەلەن وڵاتی کانادا لە شاری تۆرۆنتۆ ڕاگەیاندرا لەم شارە نزی زۆرتر لە 50,000 نەفەر بەشداریان کرد. یعنی لە تاریخی هەتا بزوتنەوەی ئێراندا و لە حتا لە حرەکەت‌های جەماوەری بە دژی حکوومەتێکدا بێ سابقە بووە کە بەو گشتیە خەڵک بێنە مەیدان و خەیابان، کەسانێکی کە هەتا زۆریش ئاگایان لە مەسالی وانە بۆ ئێستا هاتوونە خەیابان. یعنی تۆ مەسەلەن لە زۆربەی شارەکانی وڵاتانی ئەوروپایی ئەسەن نەقەوماوە کە مەسەلەن چەند هەزار نەفەر بێنە شەقام و بە دژی ئەم ڕژیمە تەزاهورات بکەن و خۆ نیشان بدەن. و ئەوە شتێکی بێوێنەیە و ئەوەش هەر خۆی نیشاندەری ئەم تەحولە ئیجتیماعیە کە قەوماوە. ئەوە نەتەنیا ئەوە پەرەی ساندۆتە سەر وڵاتانی دەوروبەر، یعنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوە موژدەیەکی شادی بەخشە کە ئەم حرەکەتە کە بە دژی ئیسلامی سیاسی و بە دژی ئەم دەسەڵاتی ڕەشی ئیسلامی لەم ئێران خۆی ساڵهایە سەقامگیر کردووە، خەریکە تریشقەکەی پەرەدەستێنێ بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێمە دەبینین لە وڵاتانی وەکو عێراق، تورکیا، لوبنان، ئەفغانستان ژنان لە ژێر سەیتەرەی تاڵەباندا هاتوونە خەیابان بۆ پشتیوانیکردنەوە و ئەوە موژدەبەخشی وەیە کە لە داهاتووی ڕوخانی ئەم ڕژیمە نیگریسەدا پریشکی ئەم بزوتنەوەیە پەرەدەستێنێ بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگرێت و ئازادی ژنان دەبێتە بەیسلاح سەکۆی ئەم پەرەوازە بوونە بەرەو ڕزگاری. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بێهروز ناسری، ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە بۆەوەی کە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا کرد. هەڵێ ببوورە بەڵام لە پێشدا لەگەڵ کاک بێهروز قسەکردن ناسر تاهیری بووم نێوەکە بێشت بێت. ببەخشە کاک ناسر ڕاست دەکەی، من ببوورە من لەگەڵ کاک بێهروز کە قسەم کرد خۆشملای ئەو بوو. کاک ناسر تاهیری ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە، زۆر سپاس جان کاتێکی خۆشتە زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، دواتر ئاماژەم پێدا ئێمە ئەمڕۆ چەند ویدیۆیەکمان لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی ئەمڕۆ بە تایبەت لە زانکۆکاندا کە لە سەراسەری ئێران هاتبوونە ناو زانکۆکان و لە چەند شارێکدا دەرگای زانکۆکانیان داخست بوو بەدەستمان گەیشتووە. ئێستاش هاوڕانی و تاقفەرمان ئەگەر ئامادەن ئەم چەند ویدیۆیە نیشان بدەن و زوو دێنەوە خزمەتە.
بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە دیتان ئەم ڤیدیۆیانە هی ئەمڕۆ هی دانیشتویان کە چوونە نێو زانکۆکان و پشتیوانی خۆیان لە ئەم دانیشتوانی کە دەست بەسەر کرابوون پشتیوانی خۆیان نیشاندا و ناڕزایەتی خۆیان دەربڕی. هەر ئێستا 2 میوانمان لەسەر هێڵ هەیە. هاوڕێ سەلام قادری ئەندامی کوتەی ناوەندی کۆمەڵەوە، کاک محەممەد خاکی هەڵسوڕاوی سیاسی لە ڕێگای ئیسکایپۆ لەگەڵمانە. ئەگەر دەنگی منتان هەیە هاوڕێیان لە پێشدا دەچینە لای کاک سەلام. ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ بەشداریت کاک سەلام. سڵاو هاوڕێگیان، ئەم کاتتان باش و ماندوونم بوونتان دێ. زۆر سپاس. هاوڕێ سەلام، هاوڕێیانی ئۆتاق فەرمان پێیان ڕاگەاندوو کاک محەممەد لە شوێنەکە ئەگەر دەکرێت لە ڕێگەی سەوتی شوە هاتووە لە پێشدا بچینە لای ئەو دێنە خزمەتان هەروە لەسەر هێڵ بمێنن. بەڵێ کاک محەممەد دەنگی منتان هەیە، ئەم کاتتان باش. سڵاوتان ئەرز دەکەم کاکە میرگیان، مانوو نەبن. بەڵێ دەنگیەوەم هەیە. بەڵێ کاک محەممەد با لێرە دەست پێ بکەین. لە 25 مانگی خەرمانانەوە بە بۆنەی کوشتنی ژینا ئەمینی واتە مەحسای جوانەمەرگ کە لەلایەن گەشتی ئەرشادی ئیسلامی ئەنجامدرا، ئاخێزێکی جەماوەری هەتا ئێستاکەش لە کوردستان و لە ئێران بەگشتی هەروە بەردەوامە. ئەگەر بتانەوێت هەڵسەنگاندنێکی کورتان بێت لەسەر ئەمە چۆنی هەڵسەنگێنن؟ بەڕاستی دەورەیەکی نوێیە لە خەبات و لە تێکۆشانی خەڵکی کوردستان و خەڵکی ئێران، یعنی قۆناغەکە کامڵەن متفاوتە، زۆر سەراسەریە، فرەرەهەندە. مەسلەی ژنان لە پێشەوەیە
ئەو مەسلەی خەبات بۆ یەکسانی ژن و پیا و یا هەڵاواردنی ئەو تەبعیزانە کە هەیە لە دژی ژنانوانە. دوایەوە پەیوەندی کورد و تورک بە دەرەجاتێک چاکتر بووە لەمە ئەو شعاران و دروشمانەی کە لەو شوێنانادرا. کۆماری ئیسلامی بۆ 4 حولیدا شەڕی کورد و تورک یا شەڕی شیع و سونی دروستکە، ئەمە بۆ دەرەجاتێک بۆ ماوەیە ئەوەی ئەو پیلانەی پوچەڵ کردووەتەوە ئەوانە سەنگی خەڵکی کوردستان و سەنگی مەسلەی ژنانی بە ئێسلاح قورسایەتی لە سەتحی ناوچەکە و لە سەتحی جیهانە زۆر زۆر بەرز کردووەتەوە. ئەلئان کەم کەسایەتی ناوداری دنیا هەیە، جا چ وەرزشکار بێ، چ هونەرمەندێ بێ، چ مامۆستایەکی زانکۆ بێ، یا بەرحاڵ کەسایەتیەکی بەناوبانگ بێ بە نەوعێک پشتیوانی ئەم شتیان نەکردوێ. بۆ نمونە من شتێکی زۆر سەرنجڕاکێشم دی ئەمڕۆ لەسەر ئاسمانی سیدنی لە ناو ئاسمانە لە ناو شیناییەکان نووسیانە مەحسا ئەمینی، لە ئاسمانە نووسیویانە. پێشتریش لە تەریقی ئەو شوێنانەوە کە بۆ ئەو مریخ و بۆ مانگ و بۆ ئەو شوێنانە کارەکەن ناوی ژینا ئەمینی چووە، زۆر زیاتر لە کورەی زەوی بە ئێستا لە بۆی زەوی چوەتە دەرەوەوانە. ئەم مەسەلە زۆر زۆر ڕەهەندی هەیە کاک ئەمیر، و جمهوری ئیسلامی بەڕاستی ئاچمەز بووە تا ئێستا، یعنی ئەوە نییە نەتوانێت سەرکوتیکە، بەڵام مەسەلەن لە شارێکی وەکو تارانە وەکو لە 30 شوێنە لە 40 شوێنە وەختێک خەبات ئەکرێت، یا ئەلئان وەختێک ئەگەر تماشاکەی لە 4 گۆشەی ئێرانە، لە سیستان و بلوچستانەوە هەتا کوردستان، لە هەموو شوێنەکان لە زانکۆکان، ئەوە وردەوردە خەریکە بەیانی ئەحسابی مامۆسایان و معلیمەکان دەبێت، وردە تەکوتویکێکی کرێکاری تێ هاتووە کە جێگەی خۆشحاڵیە. یعنی هەرچیەک دێ قوڵترە بێتەوە و واقعانی ڕژیم یەکپارچە نییە، یعنی ناتوانێت نازانێت چی بکات. تعدادی ناڕازیان زۆر زۆر زیاترە لە تعدادی هێزە سەرکوتکەرەکان. ئەوەیە ئەمە شتێکی سادە نییە. معمولەن خامنەئی پێشتر ئەوێسا هەتاکونێ ئەو جوڵانەوە سەرکوت ئەکرا و دوایی ئەهات سخەڕانیەکێ کرد. سخەڕانیەکەی ئەمڕۆی کامڵەن زەلیلی و شکستی پێوە دیار بوو. یعنی ئەوە هەردوای قسەکانی ئەویش تەنانەت لە مەدرسەکانە نە لە زانکۆکانە خەبات هەیە. بەڵێ کاک محەممەد، بۆ خۆشتان باسی زانکۆکانتان کرد کە خوێندکاران ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر و بەرینتر و بەربڵاوتر دێنە سەر شەقام و بەردەم زانکۆکان و ناڕزاتی خۆیان دەردەبڕن. بەڵام ئەمڕۆ عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی لە وتەکانیدا وتوێتی کە لاوانی ئەم وڵاتە جەوگیر بوون، بە تایبەت مەزوری ئەم دانیشتوانە بوو و نابێت زۆر گرنگیان پێ بدرێت. مەم لێرەدا ئەم قسەی کردو، بەڵام دۆشە و دیتمان کە سەرکوتەکەی زۆر زۆر تونترە نسبەت بە دانیشتویان. ئەمە ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن ئەم وتەی خامنەی؟ واقعیەتەوەیە خامنەی نازانێت چۆن ئەم شتە چۆن. ئەوە قانونی هەموو دیکتاتۆرێکە، هەموو دیکتاتۆرە لە چاوشسکۆ بیگرە هەتاکونە هیتلێر، تاکونێ تەنانەت حەمە ڕەزاشا و کەسانەی کە لە بیریانە هەتا ئەو ڕۆژانەی آخر قسەی خەڵکی نابیست. لە ئاخرین ڕۆژەکانە کە کار لە کارکرازا بوو سخەنڕانیەکی کرد، وتی من پەیامی ئێوەم بیست. معمولەن دیکتاتۆرەکان کە وەکو خامنەی قسەی خەڵک نابیسن، نایبینن. یعنی ئەو کەسەی ئەوانەی کە بە دەوروبەریۆنوانە هەموو جا چە موچەخۆر بێت چ شەخۆر بێەوانە بە جۆرێ گزارشی لێن لە واقعیەتەکان دوورە، تەوەهمیان هەیە بە هێزەکانی خۆیان و ناتوانن قورسایەتی ئەو ئۆپۆزیسیۆنە و ئەو ناڕزایەتیە بە باشی دەرککەن. ئەو هەرێکی بوو ئەو قسەی بۆ خەڵک نەبوو، خۆ ئەو خەڵکە بە سەدان هەزار لە دەرۆیە ئەو دێ تەوهینەکە فقط جنێو ئەدا دەڵێ ئەوانە بەکرێگیراون، چۆن بە سەدان هەزار کەس بەکرێگیراون لە دەرۆی وڵات، چۆن بە ملیۆن خەڵکی ناوە بەکرێگیراون. یعنی ئەوە تەوهینێکە بە ملەتەکە بە خەڵکەکە ئەیکا لە ڕق و لە بێزاری و لە نفرەتیاوانە چاوی بەرایی نایە کە بزانێت ئەوە بە ملیۆن خەڵک لە دژین. بێمەوە سەر مەسلەی زانکۆکان گزارشەکان ئەوە نیشانەدا زیاتر لە 80 دانشگا خەریکن.
بەڵام ئێستا کاک ئەمیر سنی تەمەنی ئاعتراز زۆر هاتووەتە خوارەوە. ئێمە لەگەڵ پەدیدەیەکی نوێ ڕوبەڕووین کە مەحەسڵەکان بە ئاماری خودی دەوڵەت ئێمە نزیکی 16 ملیۆن مەحەسڵمان لە ئێرانە هەیە. 16 ملیۆن. ئەگەر لەم 16 ملیۆنە نزیکی 8 ملیۆنی کچان بێ کە ئەلعان لە دەیان شارە کچان دێنە دەرۆ لە مەدرسەکە، تەنانەت ئەمڕۆ لە مەدرسەیەکە ناوی شارەکەیم لە بیرچووەتەوەوانە ڕئیسی فەرهەنگی هینەکەیان بە خائن دەرکرد. یعنی ئەلعان نەتەنها لە زانکۆکان ئەم هێزە لەگەڵ 16 ملیۆن خوێندەوار تۆ چیەکەیت؟ لەگەڵ 8 ملیۆن کچی خوێندەواری پێش لە زانکۆ چیەکەی؟ ئەلعان کچی 14 ساڵە و 13 ساڵە و 15 ساڵە سەرپۆشەکانیان فڕیادەن و ئەیسووتێن و شعاری مەرگ بەر دیکتاتۆرە دەن. ئەم مەسەلەی زانکۆانەش بۆ ماوەیەک ئێوە بۆ خۆتان نزانن نزیکەی 10 ساڵێک ئێمە لەگەڵ خەباتێکی زانکۆ ئاوا ڕوبەڕوو نەبووین دوای ئەو سەرکوتانەی پێشوو. بەخۆشیەوە ئێستا دیسانەوە دەستی پێکردووە، بەڵام یەک تایبەتیش هەیە، ئەمە تەنها وەکو هینەکانی پێشووی زانکۆ نییە، زۆر سیاسی ترە. یەکەم دووەم زۆر دژی دەوڵەتە، سنفی نییە، و یەکێکیشی هاوڕێیە لەگەڵ خەڵکی لەگەڵ ژنانە، لەگەڵ شعاری ژن ژیان ئازادی، لەگەڵ مەرگ بەر دیکتاتۆر. ئەو هەرێکێتی چاوترسێنی بکات، هەرێکێتی بەو جەنایەتانەی کە پێشتر کردوویەتی لە زانکۆکان بەڵکو مەسەلەن پەیامێک بێ بۆ زانکۆکانی تر، بەڵام بەڕاستی ناتوانێت لەوەی شاشکستێنێ. کاکە ئەمیر ئێستا ماوەیە کە دەست بۆ هەر شتێکە بن نایە بەدەستیانەوە. تۆپباران و موشکباران و درۆنبارانی کوردستانەکە نەتیجەی لێوەرناگرێت، ئەچێت لە سیستان و بلوچستانە و جەنایەتاکە نەتیجەی لێوەرناگرێت، دێ لە شارەکان ئەو هەمووە ئەگرێ، ئەو هەمووە ئەکوژێت، ڕێگە هین ناکە. ئەو چەندێکە توانێت زیندانی کە ئەلان خەبەر هەیە کە زیندانی عادی بەرەدا چون جێگەی نییە لە زیندانە سیاسیەکان بگرێ. ئێستا لە ناو زیندانی ئەوین ئەمڕۆ ژنان تەحەسونیان کردووە، زیندانین لە ناو زیندانە تەحەسونیان کردووە. ئەم کارەی ناچێتە پێشێکا کەمیر و ڕۆژایەکی زۆر ڕۆشنتر لە مەقابڵی خەڵکایە و ڕۆژایەکی زۆر ناخۆش لە مەقابڵی دەوڵەتایە. بەڵێ کاک محەممەد، دروشمی ئەوەی کە ئەم خۆپیشاندانانە ئەم ئاخێزەی کە هاتوونەتە سەر شەقام هاوار دەکەن کە ژنان خوێندکاران معلیمان کرێکاران ژنان و خوێندکاران ئەلان لەسەر شەقامن. چەندە ئومێت هەیە کە معلیمان خانە نشین کراوان یا کرێکارەکان بتوانن بەم خۆپیشاندان و بەم ئاخێزەوە پەیوەست بن؟ کاتی ئەوە نییە؟ بە باوەڕی من شتەکە یەکجار زۆرە، ئیمکانەکە یەکجار زۆرە، بەهۆیەوە ئەو مناڵە ئێستا مەسەن هەرو دانیشتوانە یا هەرو خوێندەوارانە، ئەوانە کچ و کوڕی چێن، کچ و کوڕی هەرو کرێکارە و هەرو مامۆستا و هەرو کارمەندە و هەرو فەلایە و هەرو ڕانندەی تاکسیەیە. بە جۆرێک ئەوانیش دەرگیرن چون مناڵەکانیان دەرگیرن. ئەو مناڵانە خۆ لە مری خۆ نهاتن. ئەو 15-16 ملیۆن منداڵە کە ئێستا هەیە و ئەو 2 ملیۆن زیاتر لە 2 ملیۆن دانیشتجوو کە لە ئێرانە هەیە، ملیۆنێک زیاتر فقط کچی دانیشتجوو ژنی دانیشتجوومان هەیە. ئەمانە کوڕکچی ئەو خەڵکن، ئەمانە بە نەوعێک مستەقیم دەرگیرن. وەختێ دایانگرن باوکو دایکەکە دوێنێ ئێمە دیمان وەختی ئەوان هەرێکیانە بە دانیشگای شەریف حەملە بکەن، تەواوی شارەکە خەریکە پشلەقێتاران. خەڵک ئەو کەسانەی تەنانەت مناڵی دانیشتجویان نییە بەو نیوەشەوە بە سعاتی 3 ئێران ئەچن بۆ یارمەتیان. ئەمە بەیانی ئێمە داواکاری ئاعتسابی معلیمینمان هەیە لە سەری ئێرانە. ئەلعان مەسەلەن ئەتلاعیەهایەک لەلایەن کرێکاران و شتۆ بڵاوە بووەتەوە کە بە نەوعی حمایەت بکەن لە بەعزە شوێنە ئاعتساباتێک دەستی پێکردووە. ئەم شتە وەکو دۆمینۆ وایە، وەختێک بڕوا وەختێ بەنی تەسبیحەکە چڕا تەنها یەک دنک تەسبیح بەر نابێتەوە، هەموو دنکەکان بەرە بنەوەوانە. ئەمانە پێکەوەن. وەختێک ئێوە تماشا بکەن ئەو دانیشتجووە لە شوێنێ کارەکە، لە ئانی خوێندنەکەیە، خۆشک و برای کەسێکە، هاوسەی کەسێکە، لە گەڕەکێکایە، لە شارێکایە، لە دێیەکایە، بتەوێ و نەتەوێ. ئەگەر ئێمە دای بنێن ئێمە 17 ملیۆن حدیقل بە ئاماری خودی دەوڵەت 17 ملیۆن دانیشتجوو مەحەسڵمان هەیە. ئەگەر ماڵی هەر یەک لەمانە 3 تا 4 کەس بن، ئەمە ئەبێتە نزیکی کۆی جەمعیەتی ئێران.
جمعیتێکی 4 بلیۆنیە بە نەوعێک هەموو دەرگیرن. واقعیەتەوەیە کە کۆماری ئیسلامی زۆر تەریک کەوتووە، هەم لە ناوچەکە تەریک کەوتووە، هەم لە ناو ئێران تەریک کەوتووە، و هەم ئەم تەزاهوراتە گەورەکە لە ئوروپا و لە ئەمریکا و لە هەموو شوێنێک بوو. ئەمە بێوێنە بووە. ئەمە تا ئێستا ئێمە ئێعترازی ئاوامان لە خارج نەدیوە، بە نەوعی پەیوەندی ناوە و دەرەوە، بە نەوعی پەیوەندی کورد و غەیری کورد، بە نەوعی پەیوەندی ژن و پیاو. ئێمە یەکێتیەکی زۆر زیاتر ئەبینین، بەرچاوڕۆشنیەکی زۆر زیاتر ئەبینین. و یەک شتیش هەیە، ئەم هێزانە ئەلان خەبەر هەیە کە زۆر کەس خەریکن حسابی خۆیان لە دەوڵەت جیاکەنەوە، دەڵێن ئاخر باشە ئەمانە ئەیان کوژین، خۆ خزمی خۆمانن ئەگەر مناڵی خۆمان نەبن، خەڵکی گەڕەکەکەمانن، خەڵکی شارەکەمانن. و دوایەوە ئەوان کاک ئەمیر زۆر کەس تەجروبەی هەیە لە دەورەی شا، وەختێ شا هەڵات، شا سەگەکەی لەگەڵ خۆی برد، سەگی دەرباری لەگەڵ خۆی بە تایارە برد، بەڵام نخۆز وەزیر و زۆرێک لە وەزیرەکان و زۆرێک لە ژنراڵەکانی نەبرد. هەموو دیکتاتۆرەکانی جوان چەمەدانی پوڵەکانیان ئەبن، سەگەکانیان ئەبن، و ئەمانی شەزانن ئەگەر سبحا شتێک پێش بێ ئەو خەڵکە ئەمێنێتەوە، ئەو کەسانەی کە ئەوڕۆ لە سەرکوتی خەڵکە بەشداریەکەن لەگەڵ ئەو 7 ملیۆنە کە ئەمێننەوە. خەرێک قسەکە ئەوەیە، ریزشیش هەیە، ئەوەیە کە من پێم وایە وەزعیەتەکە زۆر بە قازانجە، زۆر باش چێتە پێشێ، ئەگەر وشیاری ببێ، ئەگەر ئێتحاد ببێ، ئەگەر بەرچاوڕوونی زیاتر ببێ، ئەگەر خەڵک بە هێزەکەی خۆی باش هینکە و بتوانن ئەو شعارانەی کە زیاتر کۆ کاتەوە بەکاری ببن. چون لەیرا و لەوێش کاکە ئەمیر بەعزە شعارهایەک هەیە چ لە باری فەرهەنگیەوە جێگەی باش نییە، چ لە باری سیاسیەوە باش نییە. ئەوەیە کە ئەو شعارانەی وەکو ئازادی زندانی سیاسی، وەکو ژن ژیان ئازادی، وەکو جمهوری ئیسلامیمان نابێ، ئەوانە ئەتوانێت خەڵک کۆ کاتەوە. بەڵێ زۆر سپاس کاک محەممەد خاکی هەڵسوڕاوی سیاسی بۆ بەشداریت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا. زۆرتان سپاس دەکەم، شەو ڕۆژتان خۆش. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ سەلام دەنگی منتان هەیە؟ بەڵێ داوای لێبوردن دەکەم. زۆر سپاس بۆی کە کاتی خۆتاندا بە کاک محەممەد. با لێرەوە دەست پێ بکەین کاک سەلام، هەر وەک ئاگادارن ئەم ئێعتراز و ناڕزایەتیانە لە کوردستان ببوونەی مەرگی مەحسای جوانە مەرگەوە سەری هەڵدا و زۆر زووش سەراسەری بووە. ئەگەر بتانەوێت هەڵسەنگاندنتان بێت لەسەر ئەم ئێعترازات و ناڕزایەتیانی کە تا ئێستاکەش بەردەوامە، چۆنی هەڵەسەنگێنن؟ بەڵێ چاوەڕوان کراو بوو، هەم بۆ حکوومەت هەم بۆ خەڵک، بۆ توودایی خەڵک چاوەڕوان کراو بوو کە دوای 96 و 98 دوای ئەو هەموو مەحرومیەتە، ئەو هەموو برسیەتیە، ئەو هەموو گرانیە، ئەو هەموو سەرکوتە، ئەو هەموو بێبەشکردنەی جوانان لە ژیانێکی شایستە، ئەو هەموو زوڵم و زۆر وستەمە لەسەر ژنان چاوەڕوان کراو بوو. خودی خۆیان و سەرانی سپای پاسداران تاوێک دەیانوت لە شارستانەکانەوە دەست پێ دەکا، تاوێک دەیانوت لە کارخانەکان و تەبەقەی کارگەر و فعالین کارگەریان بە ئیسلاحی ئەوان دوژمن کردووە بە ئەبزارێکە ئێترکاری ئێمە پێ یەکسەرەکات و ئەوزاعی وڵاتی پێ. بەڵام بۆ هەموو کەسێک چه حکوومەت چه خەڵک چاوەڕوان کراو بوو. پەتای کۆرۆنا مودەیەک خستیە دواوە، پەتای کۆرۆنا مودەیەک خستیە دواوە، بەڵام ئەم ڕووداوەی ژینا مەحسای جوانەمەرگ کە ئەبینین هەر لە لەدایک بوونەکەیەوە کە ناوی ژینا ناوێک نییە کە حکوومەت قبوڵیکا و شناسنامەی پێنادرێت تا مەحسا تا ئەو ڕۆژەی کە لەسەر تاڵەقشی کە بەدەرو بووە بەو شێوە مەزلومانە دەکوژێ. ئەم مەرگەی مەحسا تابلۆیەکی زۆر وازح لە زوڵمێکی زۆر زۆر ئاشکرا، یعنی وەکو ئەوەی جۆرج فلۆید لە ئەمریکا ئەوەندە زوڵمەکە بەرچاو بوو، بە ئیزافەی ئەو هەموو خین و تووڕەیی و تووڕەیەکە لە ناو خەڵکا بوو، هەمووی دەستیدا بەدەستەوە کە لە ئاستی سەراسەریە ئێمە ڕوبەڕووی تەزاهورات و خۆپیشاندان و ئاعتیساب و هەموو شکلێکی ناڕزایی دەربڕین، هەموو شکلێکی جۆرا و جۆری ناڕزایی دەربڕین ببین، سەرەتا لە ناو جوانان و کچان
دواتریش هەموو چین و توێژ و گروپە تەمەنیەکان. ئەوە ئێستا کارێکی کرد، دوای چەند ڕۆژ شعار درا کە دیگە نەگیدە ئەتراز ئسمە شدە انقلاب. ئێستا ئیتر لەوە تێپەڕیوە کە وەکو ئاعترازێک کە بتانی مقایسەی بکەیت لەگەل ئاعترازەکانی 1970 و 96 و 98 و هەموو لە تەمەنی کۆماری ئیسلامیە. ئێستا ئیتر شتێکی ئێمە لەگەڵ ڕووداوێک لەگەڵ ئاخێزێکی جەماوەری بەربەڵاو بە تایبەتمەندی هەیە و ڕوبەڕووین کە لە تەمەنی ئەم ڕژیمە نمونەی نەبووە و ئەڕوات کە ناوی ئینقلابی لەخۆ بگرێ بە هەموو معناکان ڕنگ و بۆی ئینقلابێک لە خۆی بگرێ و کابوسی ڕوخانی ئەو ڕژیمە بۆ سەرانی ڕژیمەکە بە واقعیەتێک تەبدیل بکە و ئومێدێکیشی لەناو جەماوەرە لەناو هەموو چین و توێژەکانە ئومێدێکی دروست کردووە کە ڕەنگە ڕۆژەکانی سەرەتا نە ئێمەمانان وەکو هەڵسوڕاوانی سیاسی نە خەڵک توودەی خەڵک لەناوە چاوەڕوانی نەئەکرد بەو خێراییە بەرەو شوێنێک بڕوە کە ئیتر ئومێد بە ڕزگاری یەکجاری لەو حکوومەتە دروست ببێت و ئومیدواری بچێتە ئەو ئاستەوە. بەڵام ئەمڕۆ ئومیدواری چۆتە ئەو ئاستەوە. جا ئەزهاراتی سەرانی ڕژیم هەمیشە ئەبێ ڕەفتار گفتمان شناسی قسەی خامنەیی ڕەفتاری قسەی خامنەیی زۆر شتمان پێ نیشان دەدا بە پێوەی کە لە ڕابردووە بووە. ئەو کاتەی کە 1970 هات و وەکو مۆزوعێکی زۆر گەورە ئاهاتە بەرچاو لە قسەکانی ئەو لە زاویە دیدی ئەوە گەورە بوو نەک لەبەر ئەوەی کە شۆڕشێکی خەریک بوو بۆ توودەهای خەڵک بەدواوە بوو بەڵکو گەورەترین شکافی لەناو خۆیانە لەو سەردەمە دروست کرد بوو و زیاتر بزرگ نمایی دەکرد بۆ ئەوەی هەموو هێزەکانی ناو ڕژیم بەکار بێنێ و ڕیزشیش لە جەریانی مقابلیا کە ئیسلاح تەڵەبەکان بوو دروست بکە بۆ ئەوەی بە یەکجاری کاریان تەواو کات و زەعیفیان کات و زاڵ بێ باڵی خۆیان زاڵ بێت. بەڵام ئەم جارە کە خامنەیی دەیەوێ بچووک نیشانی بە دقیقاً ئەو چەند کەلیمە قسەیە کە خامنەیی دەیکا دوای دەیان ساعەت و دەیان ڕۆژ لە جەلەسەی جۆرا و جۆرە لەگەل دەستگاهای ئەمنیەتی لەگەل دەستگاهایە کە مەسلحەتی ئەو نظامە ئێستاتیژیستای ئەو نظامە کە ئەو مەسلحەت دیاری دەکەن کە چی بوو ترێ کە ئەو کە نەوت بەسەر ئاگرا نەکرێ و قسەکانی خامنەی کە هەوڵیدا مۆزوعەکە بچووک نیشان بە جەوگیربوونی جوانان نیشانی بدا بە دەستی ئیسرائیل و ئەمریکا و ئەوە نیشانی بدا لە واقعە نیشان دەدا کە لە پشتەوە لە پشتی ئەو کەلیماتەوە و لە ژوورە داخراوەکانە ئەم مەوزوعە ئەوانیش باش دەزانن مەوزوعێکی گەورەیە مەوزوعێکە کە ئەڕوا بەرەو ڕوخان بیان بات دەیانەوێ ئەو هەستەی کە هەست بە گەورەی مەوزوعەکەکەی هەست بەرەو ئەوەی کە ڕژیم لە بارودۆخێکی خراپایە ئەو هەستە لاوازکەنەوە چ لە ناو خەڵکات چ لە ناو هێزە سەرکوتگەرەکانیانە تا بزانن بە سات و سەودا لەگەڵ دەوڵەتانی ڕۆژئاوایی بە هەر ڕێگەیەکی تر و بەسەرکوت ئەم جارێش خۆیان نەجات بن لە دەست بزوتنەوەی جەماوەری خەڵک. بەڵێ کاک سەلام خۆتان ئاماژتان زۆردا بە خوێندکارانی زانکۆکان خۆتان ئاگادارن و لە وێنە و ڤیدیۆکانیشدا دەیان بینین کە زانکۆکان خۆشاون خوێندکاران زۆربیان لە سەراسەری ئێران هاتوونەتە سەر شەقام. ئەمڕۆ لە زۆر ڤیدیۆکاندا دیتمان کە تەنانەت حتا خوێندکارانی مەدرسەکانیش لە ناو مەدرسەکاندا دروشمی ژن ژیان ئازادیان دەدا بگرە ئێمە جمهوری ئیسلامیمان ناوێت ئەم دروشمانیان دەدا. ئەمە زۆر دڵخۆشکەر بوو. ئێوە پێتان وایە زیاتر ڕۆ بینێت ئەم خۆشانی کە زانکۆکان و لە مەدرسەکاندا هەیە تا ئێستا؟ بەڵێ کاگەمیر ئەگەر ڕاستگۆیانە و بە لێکدانەوەیکی عینی لە ڕووداوەکان ئینسان قسە بکە نەیەوێ خۆی دڵخۆشکە و خەڵکیش دڵخۆش بکە نەیەوێت دڵخۆشیەکی کاتی دروست بکات و ئەوە شۆڕشەوە ئەوە ڕووخاو بە سبەی ڕۆژیش کەفوکڵی شتەکان بنیشێتەوە و دووبارە هەموو لایە ناومید بن. ئەگەر بمەوێت زۆر واقعی لە ڕووداوەکان بڕوانم ئەم ڕووداوانە ئەم سەر هەڵدانە بەتایبەت هێزێک کە هێزی سەرەکی ڕوخانە ما بەقی چین و توێژەکان ما بەقی توێژە کۆمەڵایەتیەکان لە واقع پشتیوان و نیروبەخشن بەو هێزە
هێزی جوانان و ژنانە. بۆچی هێزی جوانان و ژنانن؟ لەبەر ئەوەی کە ناکۆکیەکی ساختاری بنەڕەتی گەورە لە بینی پێکهاتەی ئەم حکوومەتە و خواست و ویست و ئەوەی کە ئارزووی ژنان و جوانانە هەیە. خب جەمعیەتێکی زۆریشە جەمعیەتی جوانی ئێران ئیتر سەرفەنەزەر لەوەی کە کرێکاران و مەسائلی مەعیشەتی کرێکاران، سەرفەنەزەر لە ئاعترازی مامۆستایان، سەرفەنەزەر لە ئاعتراز لە ناو لە کوردستان و لە ئەزەربایجان و لە بەلوچستان و لە خوزستان و سەرفەنەزەر لە ئاعترازی بەهاییەکان، هەموو ئەقەلیەتە نەتەوەیی و ئاینی و جنسی و ئەوانە هەموو ئەوانە سەرفەنەزەر لەوانەیش کە بکەین. ئێمە لە ئێران دەوڵەتێکی لۆکاڵی مەذهبیمان هەیە کە دەیەوێت لە تەواوی ئەبزارهای مدرنی جەهانی بەشدەت تەکنۆلۆژی جەهانێکە بەشدەت تەکنۆلۆژی تایە زاڵە ئستفادە بکە بۆ باستەولید و حاکمکردنی دیدگا و چوارچێوەیەکی کۆن بەسەر کێ بەسەر جوانان و ژنانێ کە ئێمڕۆ جوانان ئیتر کۆمەڵێ خەڵک نین کە ئیدئۆلۆژیەکیان بێت، تەسەورێکیان بێت لەو دنیای کە ئارەزووی دەکەن دروستی بکەن، ئەوان بەڵکو تەسویرێکیان هەیە. ئەوان لە ڕێگەی تەواوی ئیمکاناتێک کە ئەمڕۆ تەکنۆلۆژی خزمەتی خزمەتی بەشەر تەواوی وڵاتانی پێشکەوتووی دنیا دەبینن، ئازادیەکان دەبینن، مرۆڤی ئەم چەرخە لە وڵاتانی دموکراتیکتر چەند ئازاد دەژی، لە چەند بە ئیمکانات دەژی. ئەو وڵاتە دەستڕەسی جوانانی بە ئیمکاناتێک کە ئێمڕۆ شایستەین دەستڕەسی ئەوانی قەت کردووە، لەلایەکی تر سەبک و شێوەیەکی ژیانیان بەسەرا حاکم دەکا کە ئارزووی ئەوان نییە. ئەگەر ئەوان پێیان وایە و کاتی خۆی خومینی دەیوت ئەگەر نەوەکانی ئێمە شایان قبول بووە، ئێمە ئێستایتر باپیرەکانی ئێمە قبولیان بووە، ئێمە نامانەوێ. دەی باشە ئەگەر هەر فرە پێتان وایە شۆڕشی ئێرانتان مسادرە نەکرد، پێتان وایە بە قەتلی عام و بە سات و سەودا لەگەر دەوڵاتانی ڕۆژئاوایی و ئەوە شۆڕشی ئێرانتان مسادرە نەکرد و شۆڕشی ئێران بەو شکلە ئیسلامی کە ئێوە تەسویری دەکەن باوکو باو گۆرەکانی ئێمە هێناویەتی. دەی باشە ئەم جیلە نەیگەرەکە، نایەوێت ئەو جیلە نایەوێت لە جەهانێکی پڕ لە ئیمکانات و پڕ لە نیعمەتە زیندانی کەی لە ناو زیندانی بیر و ئەیدۆلۆژیەکی مەذهبی خۆتە. من پێم وایە ئەگەر ئەم ڕۆژانەیش دامرکێت، ئەم ڕۆژانەیش ئەم ڕەوتە ئەم ئاخێزە دابمرکێ بە گوڕ و فشارێکی زۆرترۆ سەر هەڵئەدات، چونکە هەموو دەلایلی مادی نەسلی، هەموو دەلایلی بە هەر لێکدانەوەیە کە سەیری بکەیت ناکۆکیەکی قوڵ لە بینی ئەوەی ئەمڕۆ کۆمەلگای ئێران هەیە و ئەوەی کە حاکمیت دەیەوێت هەیە و ئەو ڕەوتە ئەنبساتی کە لە ناو جامعە دەبینین لە 88 بۆ 96 معتەرزین و ئەوانەی کە جمهوری ئیسلامیان ناوێت زۆرتر دەبێت، 96 بۆ 98 زۆرتر دەبێت، لەلایەکی تر ڕژیم ڕیزش دەکات، ڕژیم بچووک دەبێتەوە. ئەم یەخی ڕژیمە کە خەریکە ڕۆژ بۆ ڕۆژ دەتوێتەوە و حرارەت و تیشک و تینی مبارزاتی خەڵک دەیتوێنێتەوە، بەردەوامە شکل و شێوانی شێوەی داڕوخانی ئەم ڕژیمە بە هەر شکلێک بێت، هەنگاو بە هەنگاو یا کتوپڕی ئەم ڕژیمە ڕژیمێک نییە بمێنێ، چ بکوژێ چ نەکوژێ، چ پاشەکشێ بکە چ دیێوێشتەکان قبول نەکات و تا لە حەزی آخر خوێن بڕژێ. هیچ ڕێگەیەک بۆمانەوەی ئەو ڕژیمە نییە. من پێم وایە ئەگەر کەسانێکی عاقڵ لەو ڕژیمە ببن، کەسانێکی عاقڵ لەو ڕژیمە ببن کە معمولەن جەنایەتکارەکان ئەگەر عاقڵ بوونایە جەنایەتیان نەدەکرد، بە شوێن کونێ دەگەڕێن بۆ ئەوەی لە شوێنێکی دنیا ئەو تاراج و دزیەکە کردویانە خۆیان لە عەداڵەت و لە دادگای خەڵک بدزنەوە ئەگەر شوێنێک لە دنیا پیا بێڵ بێت. بەڵێ هاورە سەلام، ئێوە خۆتان لە دەرەوەی وڵات و ئاگاداری ئەم ئاکسیۆنە ناڕزایەتیانن کە لە دەرەوەی وڵات بەڕێدەچێت، بە تایبەت لە کانەدا ئاکسیۆنێکی گەورە بەڕێوەچوو. ئەم ئاکسیۆنە ناڕزایەتیانی کە لە دەرەوەی وڵات بەڕێوە دەچێت دەتوانێت چەندە ڕۆڵ بگێڕێت؟
بەڵێ لێرە ئاکسیۆنێک بەڕێوە چوو هەر ئەو ڕۆژە ئێمە سێ حرەکەت لەم شارە بوو کە لە دوانیان بەشدار بووین هاوڕێیانی ئێمە لێرە وەکو لە هەواڵەکان باسی کرا زیاتر لە 50,000 نەفەر تەخمین دەدرا کە ڕەنگە شتێکی زۆری نەوێکە بۆ 100,000 نەفەر تەخمینی لانی کەمی 50 بۆ 6,000 نەفەر دراوە لانی کەم تەخمینێکە دراوە و ئەوە هەموو دنیای شگفت زەدە کرد ئەسڵەن لە کانادایشا لە تاریخی کانادایشایەکێ لە بێوێنەتینەکانی بووە و هەر خودی ئەو حرەکەتە نیشان دەدا ماهیەتی ئەم شۆڕشەی ئمڕۆ ئەم شۆڕشەی ئمڕۆ لەبەر ئەوە خەریک نییە ڕووەدا کە سەرکردەیەک هەیە ئەم سەرکردە لەبەر کۆمەڵێ پێوانەی ئیدئۆلۆژیکی خۆی و لەبەر ڕێکخرا و سازمانێک کە هەیەی خەریکە ڕووەدا فەرسکە تۆ مەسەلەن مجاهدین ڕێکخراوێکی زۆری بواە سازمانێکی زۆری بواە و ئیدۆلۆژیشی هەرچێ ئەوەی کە ئیسێ یا شتێکی تر مەقبولیەتی بواە شۆڕش بەو دلیلە بواە یا زمانی خۆی کە مەسەلەن وا تەسویریان دەکردوایە خومینی بەهۆی ئیسفادەی لە شەبەکەی مزگەوتەکان وەکو ئیمکاناتی ڕێکخراوەی و تەبلیغاتێکە BBC خستیە بەردەسی و بلەخەرە فعالینێکیش کە بوویان بۆ ئەو ئیدۆلۆژیای خۆیان ئەمڕۆ ئەم شۆڕشە ڕووەدا لەبەر ئەوەی تۆ تاکە ئێرانیەک پەیا ناکەی دلیلێکی نەبێ بۆ ئەوەی بە دڵ و گیان بێوێ هەر پەداکاریە لازمە بیکە بۆەوەی ئەم ڕژیمە نەمێنێ زۆربەی ئەو خەڵکەی کە ئستەقباڵی کردبوو و کەسێک کە فەراخانی دابوو ئەو ڕۆژە بۆ حرەکەتە گەورەکە لە تورنتۆ کەسێک بوو کە خانەوادەکەی چوون بۆ ئێران بۆ سەردانێکی بنەماڵەکان و لە ناو تەیارە بە موشکی ڕژیم کوژاوە یعنی تۆ تەسەور بکە سەیری دووسێدەهەی ڕابردوو بکە لە ناو تەیارەبی ڕەنگە بتکوژن لە ناو ئاپارتمان بی بەو هەموو دزیە کە ئەیکەن و بەو هەموو ساختمان سازیە نائەمنە لەوانەیە بڕوخێ بەسەردا لە جادەهای بێ ئێستاندارد و نائەمنی ئێران بیت لە ناو ئەو ماشینانەی بی کە فەقەت لە ئێران خەڵک پێی ڕازی دەبێ و لە وڵاتانی وەکو ئێران لەوانەیە گیانت بدەیت لەبەرەوەی کە نەماشینەکە ماشینە نەجادەکە جادەیە دێتە دەرەوە پیری جوانی دەتەوێت نەفەس بکێشی وایان کردووە ئەوەندە سەرسازیهایەکیان کردووە بێبەرنامە و بێپلان نەفەس ناتوانانی بکێشی زۆرێک لە شارەکان لە تاو گەردوخاک ناتوانانی نەفەس بکێشی یعنی تۆ کە شاوەرزێک بی معتەرزی چون وڵاتیان وا لێ کردووە کە شاوەرزەکەت بۆ ناکرێت تۆ پەیا ناکەیت لە دەرەوە و لە ناوەوەی ئێران کەسێکی لە دەرەوەی وڵات لە دەستی ئەو بارودۆخەی لە وڵاتە دووسیان کردووە وڵاتی خۆت و ژێشت و هاتوویتە غەریبایەتی ئەگەر بە سەفەرێک بچیتۆ بۆ ئێران لەوانەیە بتگرن و ناوە بینن جاسوسی وڵاتێ یعنی تۆ پەیا ناکەی لە پیر لە جوان لە هەموو چین و توێژەکان لە هەموو ئەقەلیەتە زمانی و دینیەکان تۆ پەیا ناکەی کەسێکە لەم ڕژیمە ئازاری نەدیبێ یعنی ئێرانیان کردووە بە زیندانێکی گەورە ئێرانی بووە بە زیندانیەکی گەورە ئەگەریش بچێتە وڵاتێکی تر و ژیانی غەریبایەتی و ژیانی دەرەوەی وڵاتی پێ تەحمیل بێ دیسان وەکو زیندانیە کە بۆ ملاقات ئەچێتە دەرەوە کە ئەچێت و ئێران هەر دیسان ئەترسێ دژگای زیندانەکەی لێداخەن و نەتوانێت بێتە دەرەوە یعنی تۆ لە دەرەوە ئێران لە ناوەوەی ئێران کەسێک پەیا ناکەی ئومێدی بەوە بێ ئەم ڕژیمە بمێنێ وە ژیان لەوە باشتر بێ ئەم ڕژیمە بمێنێ وە تۆ بتانی وەکو ئینسانی شایستەی ئەمڕۆ بژیت بە هەر پێوانەیە کە سەیری بکەیت ئەو پێوانە و ئارەزووە بڵاو و بەربڵاو و ئینسانی و بەرابەری خوازانەی کە ئێمە هەمانە لەلایە بە هەر پێوانەیەکی تریش تۆ سەیری بکەیت تۆ ناتوانی تەسەوری ژیانێکی شایستەی ئینسان بکەیت لەژێر حاکمیەتی ئەو دەڕەندانەی کە ئەچن مەجلیسێک کە ناویان داوە مەجلیسی شۆرای ئیسلامی و گوایە نوێنەرانی خەڵکی تایە کە بەڕاستی بێئەدەبی نابێ ئەگەر پێی بڵێ تەوێڵەی شۆرای ئیسلامی چون مشتێ حەیوانی بێڕەحمی دەڕەندە خەریکن لەو سەگ و گورگەی بەریان داوەتە خەڵ لە خیابانەکان دفاع دەکەن فقط لە ئێران دەتوانی شتێکی وا ببینی کە خەڵکێکە خۆی نێوناوە نێنەرانی خەڵک لە مەجلس خەریکە شعاری بژی بەسیجی و بژی نیروی انتزامی و تەشەکر دەکات معلومەکە نیروی انتزامی نیروی دیسپارێزە و دزەکانەشێ حتمما شعاری تەشەکر لە پارێزەرانی خۆیان بدەن بەڵێ زۆر سپاس حاوڕێ سەلام قادری بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا زۆر سپاس بۆ ئێوەیش ئارەزووی سەرکەوتن دەکەم دڵی ئێمە لە هەر شوێنێکی دنیا بین دڵی هەمومان
لەوێیە لە ناوخۆیە لە شەقامەکانە و بە تەواوی وجودمان هەوڵە دەین لە هەر شوێنێکی دنیا بین بەشێک بین لەو بزوتنەوەیە تا ڕوخانی ئەو حکوومەتە تا ئەوەی کە ئاسوەیەک بۆ ژیانی تاکتاکی ئەو خەڵکە شایستەیە بگەڕێتەوە. زۆر سپاس هەر بژین و ئێوەش ماندوو نەبن. سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، یەک ڤیدیۆ بینن لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئەم شەو زوو دێنەوەلاتان دەچین و لای میوانەکانی تر.
ایرانی میمیرد ذلت نمیپذیرد ایرانی میمیرد ذلت نمیپذیرد ایرانی میمیرد ذلت نمیپذیرد میکنم زندگی بەڵێ بینەرانی عزیز لە خزمەتتاندان بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی هەر ئێستای کوردستان و سراسەری ئێران بە گشتی. هەر ئێستاش لەسەر هێڵ هاوڕێ جەمشید عەبدی کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵدایە. هاوڕێ جەمشید ئەگەر دەنگی منتان هەیە سڵاوتان لەبێت، ئەم کاتتان باش. ئەم کاتت باش کاگە میرگیان، زۆر سپاس، سڵاو و ڕێزم هەیە بۆ خۆتان بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس کە داوەتتان کردن. زۆر سپاس. هاوڕێ جەمشید خۆتان ئاگاداری زاکەی ئەمڕۆ ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە هەن، بە تایبەت بەشداری بەرچاوی خوێندکارانی زانکۆکان. پێم خۆشە پرسیارەکەم لێرە دەست پێ بکەم، ئەهەمیەتی بەشداری خوێندکارانی زانکۆکان لە ئاخێزەی ئێستادا چییە؟ زۆر سپاس. پێم خۆشە لە پێشدا پیرۆزبایی ئەم دوودانە مانگرتنی سەرکەوتوو و دوودانە مانگرتنی شکۆدار لە خەڵکی کوردستان بکەم. بەڕاستی زۆر زۆر شتێکی شکۆدار و گەورە بوو. کوردستان نیشانیدا کە چۆن لە ساڵی 57 دا ئاخرین سەنگەرەکانی ئازادی بوو، دێرەشدا دووبارە بوو بە دەواازەیەکی ڕاپەڕین بۆ هەموو ئێران و ڕێنشاندەر بوو. ئەمە شکۆیەکی یەکجار گەورەیە بۆ خەڵکی کوردستان کە نیشانیدا کە پشتیوانیکردنی ئەو لە ئازادی و ئازادی خوازی ئەم خەڵکە شتێکی اتفاقی نییە کە یەکجار پێش بێ. ئەمە پێم وایە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ هەموو لایەک و سەری ڕێز و نەوازشیش دادێنن بۆ کەسانی کە لەو ماوەیەی ڕابردوودا گیانی خۆیان بەخت کرد هەر لە زەریانی ئەم ئێترازاتانەدا. ئەمەی کە سەبارەت بێ بە جنبشی دانیشتووی کە بەتایبەت ئێستا کە لە گەرموگڕی ئەم ئێترازاتەدا ئەوانیش دووبارە نەخشی خۆیانیان هێناوە بەرچاو و هاتنەوە مەیدان، دەبێ ئەم مەسلەیە باس بکەین کە نیشانی بدەین کە بەڕاستی جایگا و ویژگی جنبشی دانیشتووی چییە. ئەگەر دانیشگایەک بێت کە سرفەن بەحسەکانی لە ناو خۆیدا بێ، بێتەفاوت بێ بەنسبەت مەسایلی کۆمەلگاوە، خۆی لە دوور خاتەوە، بەنسبەت ئازاری خەڵک ئازار نەکێشێ، ئەوە سرفەن دەبێت یەکدانە جەزیرە لە ناو وڵاتەکەدا، جەزایرێکی مختلف پێیان دەڵێن دانیشگاکان. بەڵام کاتێکی کە زۆر زۆر هەستیارانە بەرامبەر بە ئازاری خەڵک دێتە مەیدانەوە، سەی دەکا شعارەکانی خەڵک فورمولە بکاتەوە و
بیان هێنێتە ناو خیابانەوەی دی لەم حاڵەتە دێتە دەرێ ویژێکی جنبشی دانیژووی لە ئێراندا هیچ کاتوانە بۆ کە بێت تەفاوت بێ ئەگەر ئێمە چاو لێ بکەین هەر لە سەرەتاکانەوە لە ساڵی ئەوڵەن دانیژۆکان بوون کە بەشێکی زۆر لەو دانیژوانەی کە لە ئەوروپا و هاتبوونەوە ئەسڵەن جنبشی مەشروتیان لە ئێران دروست کرد دوایەوە ئێمە دەبینین لە ساڵی 32دا کە لە 16 ئازار دووبارە ئێترازەی کە دەیکەن لەو کاتەوە تا ئێستاش ئێمە دەبینین حزورێکی زۆر بەرچاویان لە مەقاتێکی مختلفدایە انقلابی 57 نەخشێکی زۆر عەزیمیان هەبوو دانیژۆکان دانیش ئامۆزەکان کاتێکی کە هاتن شتەکان ئەوەندەی کە خستەوە بەرچاوی ئەم جنبشە زۆر ئەهەمیەتی هەیە چۆن وەکو قشرێک چاویان لێ دەکرێت کە جوزی نخبەکانی ئەو جامان جوزی جەماعەتێکن کە هاوپەیوەندێکی زۆریان لەگەڵ باقی جنبشەکان هەیە و ئەگەر لە نظر عەدەدیشەوە چاوی لێ بکەین ئێستا ئێمە نەکەر بۆ حاڵەتی ئەو ویژەگە کەیفەی کە جنبشی دانیژووی هەیەی بەڵکە لە لەحاظی کەمێشەوە ئێمە ئێستا نزیکەی 3,200,000 دانیژوومان لە سەرتاسەری ئێراندا هەیە و ئەوە بۆ خۆی عەدەدێکی بەرچاوە کە هەر یەک لەوانە بۆ خۆیان لە خانەوادەیەکدا هاتوونەتە دەرێک ئەو خانەوادەیە بە تۆری مستەقیم جایا لەگەڵ جنبشی دانیژووی یا لەگەڵ جنبشی بڵین ستەمی ملی یا لەگەڵ جنبشی ژنان بە شێوەیەک هاوپەیوەندیان هەیە و بە شێوەیەک تێکەڵاویان هەیە یعنی ئەوەی کە ئەم جنبشی دانیژوویە جگە لەوەی کە مطالباتێکی خۆی هەبوو هەمیشە مطالباتەکەی بە مەطرح کردووە جا لەگەڵ باقی جنبشەکانیش هەواهەنگ بۆ هاودەنگ بۆ ئێمە کاتێک دەبینین کە مەسەلەن جنبشی هەفتەپە ڕێدەکەوی کرێکارەکان ئەوان دێن حمایەتی لێ دەکەن ئێتسابی معلیمەکانە ئەوان دێن شعار دەدەن لە ئێتسابی کرێکاراندا دەڵێ ئێمە مناڵی کرێکارەکانین لەگەڵەوان دەمێنینەوە ینی ئەم حاڵەتانە وا لێ دەکا کە دانیشگا لە هەردوو لاوە حساسیەتێکی خاصی لەسەر بێ هەم لەلایەنەوەی کە خەڵک چاوی لێتی کە بڵێ ئەوان چی دەکەن و هەم حکومت بە وحشیترین و دڕەندانەترین حاڵەت هەمیشە ویستوێتی سەرکوتی کازا سەرکوتەکانی زۆر جار وەکو ئێستا کە دەیبینین ڕاستەوە خۆ دەوروبەری دانیشگاکان دەگرێت تەقیان لێ دەکا یا ئەوەی کە بە دروستکردنی ئەنجومەنهایەکی سووری ئەنجومەنهایەکی کە مەسەلەن پەیوەندیان دەداتەوە بە ئەنجومەنی ئیسلامی و نەهاتایەکی خاصی لەو رابطەیەدا سەی دەکا بە لاڕێدا بیان بە دیارە بەشێکی زۆر لە ئەحزاب و گەرایشاتێکیش کە ئێمە دایان بینین کە فعالن هەمووی کەسانێک بوون خودی کۆمەڵە لە دانیشگاکانەوە بەشێک لە فێخەکانی ئێمە لێەوە یەکان بیرۆکەیان دێت ینی ئەم نەخشە بەرچاوە وای لێ دەکا کە لە هەردوو لاوە ئەهەمیەت و جایگایەکی ویژە و خاصی هەبێ و بەو نسبەتەش تەوەجوهی پێ بکرێ و بەو نسبەتەش سەرکوت بکرێ لە حاڵی حازریشدا زۆر مهمە کە لە ئێمە کە چاو لێ دەکەین من نامێ خەبەرەکان بۆ خەڵک باس بکەمەوە چون زۆر دەزانم بە وردی خەڵک پەیگیری مەسەلەکان هەن دەزانن لە چ دانیشگاهایەک لە چ بەشایەک و بە چ وسعەتێک و بە چ تەداومێک بە بەردەوام بوون ئەمە لە نەزەر بگرن کە ئەمە سرفەن ناگەڕێتەوە بۆ ئێستا حزوریوان لە سەرتاسەری ئەم تقریبا 2 هەفتەیەدا لە ناو باقی جنبشەکانیشدا هەبوو ئێوە تەوەجوه بکەن کە لەو تێدا دانیژوویە ئێمە نزیکی 1,200,000 فقط دانیژووی کچمان هەیە ینی جامعی ئێمە کۆمەلگای ئێمە باستێک گەیشتووە کە تحملی ئەوەی نییە لە هەموو بوارێکەوە داگە تەوەجوه بکەن ئێمە هەمیشە لە ناو قسە و باسەکانی خۆماندا باسیەوە دەکەین کە خەڵک لە ژیانی کۆمەلگای خۆیدا لە ژیانی ڕۆژانەی خۆیدا هەست بە ناڕەزایەتی دەکا هەست بە نەداری دەکا هەست بە زوڵمەکە هەست بە ستەمەکە ئەمە ئاگاهیەکە شناختێکە کە لە بنەوەی جامعە لە خوارەوەی جامعە و وردۆردە دێت بەرەو سەر ئێمە ئەو پێی دەڵێن شناختێکی ڕەسەنە شناختێکە کە ڕیشەدارە شناختێکە خەڵک بە پێست و ئێستانی خۆیان دەیبینن نوعێک ئاگایی کەمان هەیە کە نخبەکان دەبێ بە خەڵکی بگێنن ئەم ئاگاهیەکە کە لەسەرەوە دێ بەشێکی زۆر لەم ئاگاهیە و وەزیفەی ئینتقالی و ئاگاهیە لەسەر شانی دانیشتوویانێکە کە ئەوڵەن شناختی سیاسێکی دەقیقتریان هەیە لەگەڵ جەریاناتی سیاسی مختلف ئیطلاعیان هەیە دەزانن کە چ ڕگایەک جامعە بە هەدەفی خۆی دەگەێنێت چ مەسیرێکی سیاسی خەڵک بە لاڕێدا دەبا انتخابی شوارەکانیان دەبێت چۆن بێ ئێستا کێمە دەبینین
ئەم بەم وسعەتە و بەم تەداومە و بەم شعارانی کە دەیدەن دانیشتوەکان هاتوونەتە ناو مەیدانەوە ئەمە زۆر دڵخۆشکەرە چون ئێمە بە حاڵەتێ دەگەێنێ کە ئەم شناخت و ئاگاهی کە خەڵک لە ژیانی ڕۆژانی خۆیان لە خوارەوە پێیان کردووە خەریکە لەگەڵم ئاگاهیەی کە نخبەکان دەبێت پێی بگەێنن یەک دەگرن گەیشتنی ئەم دوانە ئەو مەقتەیەکی فۆقڵادە گرینگە لە هەر شۆڕشێک و لە هەر ئینقلابێکدا بۆیە من هەتا لەگەڵ بەشە لە قسەکانی میوانەکەی پێشوتان کە ڕێزم هەیە بۆی کاک سەلامی قادری مخالفم لەگەڵی کە ئێمە ناوی ئینقلاب و شۆڕش و سەرهەڵدانی لێ نەنێنەوە سرفەن بڵێن ئەمە جنبشەکە ئەمە لە حاڵەتی جنبش چۆتە دەرێ هەموو فاکتۆرەکانەوە بە ئێمە نیشان دەدەن ئێمە بەشی کۆمەلگاکەمان کە ئێستا چاو لێ دەکەین هیچ شوێنێکی نییە حەماسەتێکی تیان نەخۆڵقێ هیچ شوێنێکی نییە کە جسارەتی خەڵکەکە نەبینین ینی لە قسەکانیاندا لە حرەکەتەکانیاندا ئێمە تەنیا شتێکی کە دەیبینین جسارەتە دەبینین کەسەکە لە وەسەتی خیابان دێت و بە تەواوی وجودی خۆیەوە هاوارەکە و بەرزدی تەمامیەتی ئەم سیستمە خەریکە شعارەدا بە هەر شێوەیەک بە هەر ئەبزارێک کە لە دەستیدایە سەیدەکان نیشانی بدا ئەگەر فوتبالیستێکە ئەگەر هونەرمەندێکە ئەگەر کرێکارێکە ئەگەر ژنێکە ئەگەر دوکاندارێکە هەر یەکی بەو ئەبزارێکە لە دەستیدایە دەبینین حەماسەتێکە خۆڵخێنیە پێم وانێ هیچ کەس لەم ڕۆژانەدا ئەم شەبەکەی اجتماعی دنبال کردبێ تلوزێنی چاو لێ کردبێ خەبەرەکانی چاو لێ کردبێ لە شێوەی قسەکردنی خەڵک لە حرەکاتێک ئەنجامی نەدەن دڵی پڕ نەبوو بێ و فرمێسکی نەڕش بێ هەر کام لێمە لە تەنیایی خۆماندا بەشێک لەم ستەمەمان دۆزیوەتەوە خۆمان لە بەشێک لەو مبارزەیەدا دۆزیوەتەوە ئەمە کاتی دۆزینەوەکانە ئێمە خەریکین خۆمانە دۆزینەوە نەتەنیا بەشێک لەو زوڵمەی بەسەر خۆمان هاتووە خەریکین دەیدۆزینەوە تا جنبشێکی دانیشتووی لەلایەک جنبشی ژنان لەلایەک و وردە سیستەم و زوڵمەکانێک کە بەسەر کۆمەلگاکەی ئێمەدا هاتۆ هەر کامێکیان پێناسەی بەشێک لە وجودی ئێمە لە ژیانی ئێمەدا دەکا و ئەم ناسینەوەیە لە دوو سەتدا ڕوو دەدا هەم خۆمانی تیا دەناسێنینەوە هەم جنبشەکان بە یەکتر معرفی دەبن ئێستا کە من کوتم ئەم ئاگاهی کە خەڵک لە ناو ژیانی ڕۆژانەیاندا هێنایەنەتە سەرێ لەگەڵ ئەم ئاگاهی کە دانیشتوەکان بە متالعە و بە شناخت و بە زانستێک کە هەیەە هەویستویانە ئینتقالی بدەن ئێستا ئەم دوو بەشە لە مبارزەش خەریکن یەکتر دەدۆزنەوە و ئەوە زۆر گرینگە گرنگیەکەی بەشێکی دەگەڕێتەوە سەرەوەی کە جنبشی دانیشتجویی و دانیشتجوەکان تەکتەکیان کەسانێکن کە دەتوانن باشترین سازماندەکان بن چون لەگەڵ سیستمی دنیای ئەوڕۆ ئیتلا و ئاگاهیان هەیە توانایی ئەویان هەیە کە لەو ئەبزارانەی کە ئەمڕۆ بەردەستن ئیستیفادە بکەن نفوزی کۆمەڵایەتیان لە بەش و منتەقە و شار و دەی خۆیاندا هەیە دەتوانن هاوپەیوەندی ئەم جنبشانە وەکو یەکدانە پەت بەیەکەوە گرێ بدەن هەر بەشێک بێنن سیستمێک دروستکەن و ئەمە لە توانایی دانیشتوەکاندا هەیە یعنی ئەگەر بەشەکانی کە هەر بەشێک لە جامعە بڵین شاید لەگەڵ ئەبزار و تکنۆلژی ئەوڕۆ نەتوانێت ئەم ارتباتە بەرقرار بکە ئەوانن کە دەتوانن و ئەمەش گرنگێکی خاصی خۆی ئەو فقط بەشێکی چکۆلێتی لە ئەهەمیەتی ئەو جنبشە بەڵێ خۆتان ئاماژەتاندا بە بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی ژنان هەر ئەمەشە کە ترس و خۆفێکی زۆری خستۆتە سەر ئەم دەسەڵاتە جنایەتکارە کە لی ترساوە و سەرکوتەکەشی ئەمڕۆ شەدید بۆ سەر بزوتنەوەی خوێندکاری پێشدا دەبێت چی بکرێت کە باقی بزوتنەوەکانی دیکە وەکو کرێکاری بزوتنەوە کۆمەڵایەتی مەدەنیەکانی دیکە بێنە پشت ئەم بزوتنەوانە و دەبێت چ ڕێگایەکیش بگرینە پێش بۆ ئەوەی کە ئەم ئاخێزە لە داهاتوودا بەسەرکەوتن بێت ئێمە زۆر جار بیرمان لەوە دەکردەوە کە دەبێت چڕگایە بگرینە پێشکە و ئاخێزە بەردەوام بێ ئەم شۆڕشە بەردەوام بێ بەڵام بەڕاستیمە من پێویست ناکە زۆری بیر لێ بکەینەوە شعرێکی فارسی هەیە دەڵێ تۆ پای دەرڕاه بنێ خۆ ڕاه بوویەدەت کە چوون باەدرە دەڵێ تۆ قەدەم هەڵبێنەوە دەست بکە بەرگا ڕۆیشتن ڕگاکە پێت دەڵێت کە بە چ مەسیرێکدا دەبێت بڕۆی شتێکی کە زۆر گرنگی هەیە ئەو ئێستا لەو پرسیاری ئێوەشدا هەبوو ئەمەیەکە شێوەهای خەلاقیەت بە ئەنواعی شێوە ئێمە بتوانین خەلاقیەتمان هەبێت لە ئێبرازی ئێعترازەکەی خۆماندا کەم هەزینەتری بکەینەوە هاوبەستەتری بکەین و من ئەوەم کوت لە مەسیری مبارزەدا ئەم ترسە ئێمە شکا
ئێمە هەمیشە دەمانکوت ئەرێ چڕگایەک پیا بکەین چۆن ئەو خەڵکە بێ معرفیکەین چۆن ئەم دەردە مشتەرەکە بەیان بکەین ئایا ئەم دەردە واقعەن دەردێکی مشتەرەکە و دەکرێت خەڵکی لە پێناودا کۆبکەوە ئەم شتێکی ئێمە دەیبینین ئەمڕۆ زیاتر لە حەدی انتزارە دەبینین بەشی ئەو جامعەیە وەک سلول بە سلولی ئەوەندە خلاقیت نیشان دەدا ئێمە لە بەعزە حرکاتێکدا لە بەعزە قسەهایەکدا دەبینین کەسەکە ڤیدیۆیەکی سادە بڵاو دەکاتەوە وەکو شەروین کە یەک دانە ئاهەنگی دروست کرد زۆر خلاقانە لەو تویتانەی کە خەڵک دایان نابوو بینیمان لە فاصلەیەکی کەمدا 40 ملیۆن بازدێری خوارد وسعاتێکی پیا کرد بڕوان پێ بکە من کە زۆر لە بەتایبەت یوتیوب دنباڵەکەم بەشێکی زۆر لەو یوتیوبێرانە کە شتەکان بازنەشت کردەوە چون بەداخەوە شێرینیان گرت و ویدۆکان پێ پاک کردەوە بەشێکی زۆر لەو یوتیوبێرانە کە ئاهەنگەکان دەگرت خۆیان لە حینی گرتنی ئاهەنگەکەدا دەستیان دەکرد بە گریان هەر یەکی بەشێک لە خۆی لە ناو ئەو ئاهەنگەدا دەدۆزێەوە ینی بە شێوەیەکی زۆر سادە کەسەکە دوربینێکی دانابوو لە خۆی و قسەی دەکرد بەبەستم ئەوەیە کە ئێمە کۆمەلگایەکی زیاتر لە 80 ملیۆنین 80 ملیۆن خلاقیت 80 ملیۆن ئێتراز 80 ملیۆن تەنەفر 80 ملیۆن ئبتکار 80 ملیۆن جسارەت 80 ملیۆن حەماست ینی هیچ کەس ناتوانێت بەریت پێ بگرێ تەنانەت ئەگەر ئێمەژمان نێوێ ناتوانین بەری پێ بگرین ئەمە شتێکە کە دەستی پێکردو و خۆشبەختانە هەر جارێک کە بەرەو پێش دەڕوا ئێمە دەبینین مەسیری خۆی ڕێک و پێکتر دەباتە پێشێ شناختی ئەفرادەکە لە یەک دەڕاتە پێشێ ئێمە سەردەمانێک بوو جامەی ئێمەیان وا لێ کرد بوو خەڵک ترسی هەبوو لە یەکتر خەڵکیان ئەتۆمیزە کرد بوو خەڵکیان لە یەک دوور خستبەوە نیان دەهێش هیچ بۆنەیەکی جەمعی خەڵک بەرگوزاری بکە هیچ جێژنێکی جەمعی خەڵک بە دەوری یەکەوە شایی بکە هەڵپەرکێ بکە کۆ بێتەوە بە دەوری یەکتر خەڵکیان بەنسبەت یەکتر بێعتماد کرد بوو جاو بێعتمادێ جاری وا بوو کە تۆ دەدی سیستمی اقتصادەکە بە تۆی تەحمیل دەکرد کە مەجبور بی کەمتر هاتووی خزم و تایفەکەت بکەی هاتووی ڕفێخەکەت بکەی سیستمی اقتصادەکە مەجبوریە کردی هەزینەکانی ئەوەندە بۆ دەبردێ سەرێ کە تۆ یا دەبوو کارت کرد بە یا کە پوڵەکەشت پیا دەکرد بەشیەوەی نەدەکرد کە میوان و میوان داری پێ بکەی لەولاوە بۆنەکانیشان لە خەڵک سند بوو هەر جەمع و ئیجتماعێک کە دڵخۆشکرد بوو لە خەڵکیان سند بوو خەڵکیان خسبۆ ناو ئەو ترسە لە یەکترەوە خەڵک ئەم ترسە لە یەکتری شکان ئێستا دەست بە دەست یەکتر لە خیاباندا ئەم کە بریندار دەبێ ئەو کەسێک کە لە خیابانە هەڵیەگرێتەوە دەیباتە ماڵی خۆی ئێتمادی پێێتی بەشێک لە زندگەکان لە اختیاری یەکترداناوە ئەو ئێتمادە ئەمە بەشێک لە قەزیەکە بوو بەشی دووەم و هەنگاوی دووەمی ترسێک بوو کە لە خودی حاکمیەتە بوو ینی ترسێک کە خەڵک لە یەکیان هەبوو و دوایش ترسێک کە لە حاکمیەتیان هەبوو ترس لە حاکمیەتیش دەبینین ڕژاوە زۆرمان فاکتەیە بۆی کە بڵین ئەم ترسە لە حاکمیەت ڕژاوە ئەمە هەنگاوی دووەم بوو ئێستا هەنگامی ناسینەکانە جنبشەکان کە جیاجیا لە یەکتر دەستیان پێکرد بوو ئێستا خەریکن یەکتر دەناسن یان پشتی یەکتر دەگرن ئەگەر دانیشتوەکان لەوێ ئەم حرەکەتە بەرقرار دەکەن دانیش ئاموزەکان مەدرسەکە بە ئێتراز خروجی پیا دەکەن و دێنە ناو خیابان معلمان احتساب دەکەن لە حمایەت لە معلماندا جنبشی کرێکاری دەست بەکار دەکات ینی زنجیرەیەک بۆ خۆکەوتووە وەکو یەک ماشێنی عەزیم کە وەختێک بۆ خۆکەوت توانایی پێشگیرەکەی لە قدرەت و توانایی ڕژیمێک کە ناکارامەت کە لە ناو خۆیدا ڕزاوە لە دەستی دەرچووە. بەڵێ زۆر سپاس خاوڕێ جەمشید عەبدی کادر و ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران بۆ بەشداریت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا. دەستان خۆش بێ و بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ بەشداریتان. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاشەمە فێنە و ڤیدیۆمان بۆ دێکە هەتا ئێستاکەش کە ئێمە لە خزمەتیەوەداین لە ئێران لە زۆربەی شارەکان خۆپیشاندان و ناڕزایەتی هەروە بەردەوام و خەڵک لەسەر شەقام و لەگەڵ هێزە ئەمنیەکان تێکەڵچوون ڕوو دەدات و بەداخەوە کە بەشێکیان دەست بەسەر دەکرێن و خەڵکیش پاشەکشە ناکات و بە دروشمی ژنجیان ئازادی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی هەروە لەسەر شەقام ماونەتەوە. هەروەک لە پێش سەرەتای بەرنامەکەدا باسم کرد شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوی سنفی معلمان بانگەوازێکی دەرکردووە بۆ بەیانی سێشەممە سێنزدەی مانگی ڕاستبەر کە بەگشتی پەیوەست بن بە مانگرتن سەبارەت بە
ئەم ئەوەی کە ئاوا سەرکوتوندا بە نسبەت دانیشتجویان و خوێندکاران کە تشکیلاتی ئەمە حیزبی کۆمونیستی ئێران لەگەڵ حیزبی کۆمونیستی کاریگەری ئینقلاب ڕاهی کارگەر پێکەوە هاوبەش پشتیوانیان لەم بانگەوازی ڕێکخراوی سنفی معلیمان کردووە و ئێمانیش کە مانگرتنەکان داوە کە پەیوەست بن و ئێمەش لێرە لە بەرنامەی ڕاستەوخۆ داوا دەکەین کە بەیانی هەموو پێکەوە لە سەراسەری ئێران مانگرتنی گشتی ڕابگەێنی. یەک ڤیدیۆ ببینن زوو دێنەوەلاتان دەچینەوە لای میوانەکانی دیتر. حجاب اختیاری، حجاب اختیاری، حجاب اختیاری، حمایت، 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 استاد با شرافت، حمایت، حمایت، استاد با شرافت، حمایت، حمایت، بترسید، بترسید، ما همه با هم هستیم. 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 بترسید، بترسید، ما آزاد باید گردد. دانشجوی زندانی آزاد باید گردد. دانشجوی زندانی آزاد باید گردد. آزاد باید گردد. ایران پسگیری، ایران پسگیری، ایران پسگیری، ایران پسگیری، ایران پسگیری. بەڵێ بینەرانی عزیز بە بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتانداین هەروەک لە سەرەتای بەرنامەدا باسم کرد هەتا ئێستاکەش خۆپیشاندان و ناڕەزایەتی لە زۆربەی شارەکانی ئێران هەروە بەردەوامە هەر ئێستاکەش هاوڕێ فەریدون نازری ناسراو بە کاکبووریا
ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە لە ڕێگای سکایپەوە. هاوڕێ وریا دەنگی منتان هەیە ئەم کاتتان باش. ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ تۆ. سپاس کاک وریاییان. کاک وریا ئەگەر دەکرێت سەرەتا پێمان بڵێ خۆتان ئاگادارن کە ئەمڕۆ 7مین ڕۆژی خۆپیشاندان و ناڕزایەتی ئەم ئاخێزە کە ئێستا لە ئێران لە ئارادایە هەروە بەردەوامە هەڵسەنگاندنتان ئێوە چۆنە تا ئێستاکە؟ لە یەک خەت و سەتراگەم بێژمێژم مبارزەی خەڵکو و ئەم ئاخێزە هەنگاوێکی زۆر باشی بەرەو پێش ناوە و دوژمن هەموو تاکتیکەکانی تەک شکستان واجه بووە. ئەوە ئەرزیابی منە. هەنگاوەکانی ئەکرێ باس بکەی هاوڕێ وریا؟ دەلیلەکانەوەیە کە ئەم ئاخێزە بە ئەوەی کە بۆچی کچێکی جوانی مەزلومی خەڵکی کوردستانتان کوشت، بەنابەرین ئەو کەس گەلە یا کوشتیان بیان ناتێن و محاکمەیانکەن. لەو دووە هەنگاوی کەڵتری هەڵگرتیان ئەبێ گەشتی ئێرشاد منحل بێتەوە. هەنگاوێتریان هەڵگرت بە ڕەقسە و هاتن ئەو حجاب ئیسلامی وشتیانە هاوەختیان ناو ئاگر، بەنابەرین مبارزە بۆ لەغوێ حجاب دەستی پێکرد. هەمووی ئەمانە هەر مەحفوظە، بەڵام هەر سەرێع چوو بۆ ئەوەی کە مەرگ بۆ خامنەی و مەرگ بۆ دیکتاتۆر. بەنابەرین ئەوە هەنگاوە پێشوەکەیە. بۆ ئەوەش بەوانە بگەین دۆ وریا و ژیرانە کارێکیان کرد زۆر ئەو کەسگەلەکە هێشتا مڕەدەدن بێنە ناو سەفەکانیان جۆرێ مبارزە بکەن کە کەمتر بکەفنە بەرگول لێ دوژمن بەشە جۆر بە جۆرەکان کە هاتن لە عین استقلال خۆیانە وحدەت خۆیان حفظ کرد لە عین حاڵە کە خەڵکی کوردستان بوون یا بەلوچستان بوون یا عەرەب بوون یا خەڵکی ئازەربایجان بوون ئازەری بوون یا فارس بوون یا هەرچێوانە مۆزۆعەتی نەما، هەموو وەک شارومەندی ئێرانی لە بەرابەر ئەم ڕژیمە وێستان ئەدەب وحدەتێکیان حفظ کردووە. بەنابەرین کارێکیان کرد کە ئەم بزوتنەوەی ئەم ئاخێزە تەئسیراتی بڕێتە دەرەوە بڕێتە دەرەوەی مەردەکان. مردم دنیاش گیریان خواردگە بە دەستی سەرمایەداریە، مردم دنیاش گەریکیانە ڕزگار بن بە دەستە حکوومەت گەلەوە. خەریکن لە ئەم جوانگەلە و ئەم کەسگەلەکە ئەم بزوتنەوە هدایەتەکەن مستەقیم یا غیر مستەقیم دەرسێرەوە. ئەوانە دەلیل پێشەفتن بەڵ لەو لای چەو دوژمن چی کردووە تایی سبشگە لە کوشتار هەرچێکی کوشتووە زیاتر مردم هاتن لە مەیدان و زیاتر نفرەتیان زیاتر بوون و حمڵەی کرد بە کوردستان و چەندها مەقەڕی توانی وێران کات و ژنی حامڵەی کوشت و ئەوانە بووە بەچی بۆی بووگە بە ترسی مردمی دیاکریا یا شجاعەتی دیاکریا، مردمی بەلای خۆیان کێشاگە یا نفرەتی مردمی دیاکریا. اعتصاب عەدیمە کەی دوایەوە لە کولی کوردستان و پشتیبانی تو ئەو مەناتقی ئێران و پشتیبانی جەهانی عەدیمێکە کرا، نیشانی دا شکستی خواردگەلەوەی چا ئیتە حمڵەی کردگە بە شەریف مەسەڵەن ساڵی 57 نییە حمڵەی کرد بە دانشگا توانی سەرکەوتوو بێ، هەریتە فۆرەن مردماتن دەوریان دا ئەوە لایک تریی بدا ئەوەی ئەعتساب عەدیمیانە ئەلام کردگە خۆنڕانی ئیمڕۆی خامنەی نیشانی دامانەی کوێرن لە لایەکەوە، بەڵام تەنای کوێری نییە دەسەڵاتێ تریان نییە ئەرە چێم کارگەلەکەن وەگشتی چیار بە شکت منتەیەوێ. بە نەزەری من هەنگاوێکی باشیان بەرەو پێش هەڵگرتووە. بەڵێ هاوڕێ وریا خۆشتان ئاماژەتان پێدا ئەم ئاخێزە هەر بە ئێرانەوە نەبەستراوەوە و تێپەڕی لە سنوورەکاندا و دیتمان کە لە نزیک لە 150 شار لە وڵاتانی جیهان بەم ئاخێزەوە پەیوەست بوون و دەنگی خۆیان خسۆتە پاڵ دەنگی ئەم ئاخێزی کە ئێستا لە ئێران لە ئارادایە. بەڵام لە بینی ئەم بزوتنەوەانە بزوتنەوەی کرێکاری جێگەی خاڵیە. پرسیارەکەم لەوەدایە کرێکاران چ بەربەستێکیان لەسەر ڕێگایە کە تا ئێستا نەیانتوانیوە بەم بزوتنەوە پێوەست بن؟ من ئەو قسە گەلتووە کەمێک ئاوا پێکەم کە کرێکاران وەک ئاحات حضوریانت، بەڵام دیانێ وەختە ئاحاتی دیانێت کرێکاری خەڵکی جنوبی تارانی خەڵکی وەسەتی تارانی یان شماڵی تارانی. ئەوە یەک. دوو
برێت لایەیان داگا کرێکارانی هەفتە پەداویانە کرێکارانی نەفداویانە کرێکارانێک تر ئەلعان خەبەرەکەیمان دوێ کە بڵاو کردە و داویانە پشتیبانیان کردووە بەڵام ئەمانە کەمە بۆ جنبشکارگەری بوو چونکە جنبشکارگەری ئەگەر ئێمە لێ بکەین دەورەی ئاخێر دەورەی پێشاخێت لە دەورەی پێشاخێ داوان قەویترین بدوتنەوە بوو هەم بدوتنەوەکان متالباتی بوو بۆ دەستمزد بوو بۆ وەضعیەتی معیشەت دروست بکەن بۆ ئیمەنی شۆنی کار بوو بەڵام لە هەمان هەڵارە وەختی چەتیاتی بوو گەرەێکیان بوو حراست نیروی نەمێنێ گەرەێکیان بوو دیندانی سیاسی ئازاد بێ گەرەێکیان بوو کارێ بکەن کە نیروگەل جۆر بە جۆر وەک معلمین و ئەمانە پشتیبانی بکردن لە تەرەف خۆیانەوە لە تەرەف جامعەوە بەنابەرێن خۆتان ئەڵێن پێش ئاخێز بەڵێ وەکو بزوتنەوە پێش ئاخێز هەمووان لەبەر چاو بوون و ئەم داخوازیانیان بووە بەڵام ئێستا کە ئاخێزەکە هەیە بۆچی نین وەکو بزوتنەوە منیش خەریک بووم بەوە بگەیە مەسخەزا لێنەوە بێژم ئەمەیان هێشتا گرێ نەداوە بەم ئاخێزەوە هێشتا گرێیان نەداوە بەم ئاخێزەوە وەختە گرێ کرێکاران زۆر متەفەڕقن بە نسبەت وەک تەبەقەیەک زۆر متحد نین خۆ هەر وەک تەبەقەی عادیەزم جارێ لە سیاست و لە سازماندان و ئەوانە بگەڕین کرێکاری ماهرە کرێکاری غێر ماهرە کرێکاری ژنە کرێکاری پیاوە کرێکاری خەدەماتیە کرێکاری سەنعەتیە کرێکاری کەشاوەردیە بۆ قانعکردن هەمووەمانە وەختە لەگرێت دووەم زەرەباتێک کە دروستە جنبشکارگەری هەر لە ڕۆژەوەڵی ئەم هاتنە سەرکاری ئەم حکوومەتە نەگریسەوە هەر مبارزەی کردووە بەڵام زەرەباتێکی گەورەی خواردووە تەشەکولەکانی شەوراکانی ئەوانە کشتی شکا حزبە کۆمونیستەکانی حزبە چەپەکانی زەربەی خوارد هیچ جمهوری ئیسلامی وەکو بەشێک لە بورژوازی ڕاتی دنیا و دەسڕاتی ترین حکوومەت لە دنیا فورەن حمڵەی هەمیشە کردووە بە تەشەکول و بەڕێکخراوە دەی ئەمانەشی بەو میزانە نییە ئەدانم لە دەورەی پێشاخێدا بڕێ پێشڕەفتیان کردێتەوە بەڵام کافی نەوگە کەمێ ئەبێ ئێمە کەمێ زەمان دیاتر لە بەرچاو بگرین و بە نەزەر من مانعەکان بەشێکی ئەم مەسەلەی سازماندهیەتە بەشێکێکی ذهنیە کەڵبەتە سازماندهی و ئەوانیش هەر بەشێک هێنی ذهنیە بەشێکێکی مادیە بەشێکی فەقیریە بەشێکی ئەگەر ڕۆژێک کار نەکەی ئیمکانی تەداومی ژیانی خۆت و خانەوادەکەتە نییە بەشێکێکی ئەوەیە کە بڕێک بیر و باوەڕ بڵاو بووگەتەوە لە ئەم ماوە لە تەرەف جمهوری ئیسلامی و ئەفکاری جۆر بە جۆری نەهایەتەن سۆسیال دموکراتیک لە ناو ئێرانە کە ڕەهبەری گەرەک نییە خۆت ڕەهبەری حزبی گەرەک نییە خۆت هەمەکارەیە توانی بیت ئەگەر حەز دروستکەیت و ڕەهبەر دروستکەیت تۆزی دوبارەوەنەوە تێنەوبانسەرە تەم قسەکە ئێکەنێژن شەورا توانیتەوە بە حاکم وان نییە ئەمانە وەک انقلابی تێنەوە سەرکار مێ خۆیان داکوێن ناوەندانەی متەخەسس و دانەی تەولید کنەندە و دانەی ئایندەنگەر بێت حکوومەت کا بەنابەرین دوبارە دیکتاتۆری دامەزێتەوە ئەمانە بێ بڕەوێتەوە کاری گەرەکە ئەوبەت کار لەم دەورە زۆر سەریعەتێتە بەرەو زۆر بزوتنەوە کە سەریعەتێتە بەرەو بەنابەرین بە نەزەر منەوانە مانع بۆ جنبشکارگەری بۆ میزانە کە ئێمە خۆمان حزور پێیان نەکات بەڵێ هاوڕێ وریا خۆتان ئاماژتاندا کە بۆەوەی کە ئەم بزوتنەوەنەش بێنە ئەم ئاخێزەوە کاری دەوێت پرسیارێکم هەیە بۆ ئەوەی کە یەکگرتووتر و کاری ینی هاوبەش ینی وەکو ئێتلاف بکرێت ڕای ئێوە چییە بۆی کە ئەم خۆپیشاندانە بەردەوام بێ ئایا پێتاوانیە یەکگرتوویتر و کاری هاوبەش دەوێت بکرێت بەڵێ بێ حەد و ئەناز مهمەکەم بدوتنەوە ئێدامە بێ بەڵێ شەق نەبێ جمهوری ئیسلامی تایبەتمەندیەکەی لە کولی دنیا ئەوەیە کە یەک ئۆپۆزیسیۆنی عەزیم و وەسیعی بورژوایی لە بەرابەری هەیە یەک ئۆپۆزیسیۆنی وردە بورژوایی و مرەفە لە بەرابەری هەیە دەوڵەتەکانێک کە پشتیبانیان لە دژی کۆمونیزم و سوسیالیستەکان و تەبەقەی کارگەر لە هەمان حاڵەتێکی ئەختلافیانەت تەناقودیانەت کێشمەکێشێکە لە خاوەنیانە دەستی کردگا بۆم مەسەلەی بۆم ئەتۆم
مزاحمت گەلێکە بۆ وڵاتانێکی مرتەجع و وابەستە بە ئەمریکا وەک عەرەبستان و سووریە کەندا و ئیسرائیل و شتە دروستیەکە ئەوانی چە تەناقوزێکی دروست کرا بەنابەرین ئەمانە بەشێکن خۆیان خزانگە ناوم جنبشە بەشێکێکی کرێکار و کۆمونیست و ئەمانن ئێمە تەکەم بەشە ئەبێ لە عین حاڵاکە انتقاداتی ئەساسی خۆمان هەمیشە باسەکەین و ئایندە نگەرانە بەرخوردیان پێکەین هاوکاری خۆشمان بۆ پێشە و پێشڕەوی لە ئەم ڕێگاکە نەهایەتەن ئیسە بووگە بە جنبشێکی سەرنگونی تەڵەبانە بۆی نەبەرەوە بەنابەرین شەق دروست نەکەین اختلافاتی غێر لازم دروست نەکەین ئەمە تەک کرێکاری پێشڕەوە تەک کەتی کۆمونیستا تەک نیروگەل چەپە ئامادە ئەبێ ببین بۆ هەر جۆرە ئێتلافێ بۆ هەر جۆرە وحدەتێ حتا یەکبوونی کاری سازمان یافتە و ئەم تاو جێگە کە حتا ئومیدوارم یەک حەزبی کۆمونیستی عەزیمی کرێکاری لە کولی ئێرانە دروست بێت من پێم وایە ئەم نیروە فقط ئەبێ ئایندەنگەر بێ فقط ئەبێ بێژێ بەو خەڵکە ئەوە جمهوری ئیسلامی چوو شێ تێتە جێگەی حکوومەتی پەهلەوی چوو چونکە دەوڵەتی بورژوایی نەشکا چونکە سیستمی ئێستثمارگەر و ئستبدادی مایەوە دەوڵەتێکی زۆر خراپتراتە سەرکار دەوڵەتێکی زۆر دیکتاتۆرتراتە سەرکار بورژوازی لە دەورەی ئێمە لە کشوەرێ وەک ئێرانە وڵاتانی خاوەرمیانەوەمانە بێژگە لە دیکتاتوریش ناتوانێت بکە بەنابەرین هەر کام لەم بورژواگە لە بێنە سەرکار نەهایەتە نەروای لێتێ ئەڵبەتە ئەم انقلابە خاتیەوەتە خۆی جەوهەری چەپی قەویە ئەگەر سەرکەوتوو بێ ماوەها کەشمەکەشەوێ معلوم نابێت کە بە تەواوی داوە چونکە ئێمەش فەورەن مردم و شەورا و ئەوانە تێری لە مەیدان محلات سازمانە دەین ئەوە بەعیسەوێ مقداری دموکراسی واقعی مردمی حتا پرۆلەتری موجود دەبێ وەتیا ڕوش دەکەین ئەمە نەهایەتەن پێم وایە ئێمە بێ بەم چشمەندازە و وحدەت یا هاوکاری خۆمان دیاری بکەین لەم تاریخە معەنە بەڵێ کاگوریا خۆتان باستان کرد کە بڵێن ئەمە ئەو کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵات نەما ینی بە جۆرێک بەدیلی دەبێت ئەو ئاخێزەش هەر ئێستا لە ئارەدا ئێوە داهاتووی ئەم ئاخێزە چۆن دەبینن ئەگەر دەکرێت باسی ئەوشمان بۆکەین جمهوری ئیسلامی حکوومەتێکی سەرمایەداریە سەرمایەش لە دنیا تووشی بحرانی قوڵە لە وڵاتانی کە سەرمایە لەوەیە پێشکەوتوو بووە و تۆسعی پیا کردووەمانە توش مشکلاتێکی زۆر گەورەیە ئەوە ویروس و ئەوانەی وەڵکە هەر ئیسە گرانی بەربینی بە تەبەقەی کارگەر لە وڵاتانی بە ئیسلاح پێشرەفتەیە سەرمایەداریە گرتووە ئەمە حکوومەتێکی سەرمایەداریە ئەوان بە نێولیبرالیزم تایرە هاتکردن ئیسە خەریکن بەشکە بیگۆڕن ڕێدەیەک شکەوگەلتری پێبن کە مەسەڵەن ممکنە بێژین پێ نێوکەنزیست جمهوری ئیسلامی تۆ تەکیە لەسەر نێولیبرالیزم ئەوە اقتصاد دەکەی اقتصادێکی وێران بەم نێولیبرالیزمە وێرانترە بێت ئەوە یەک دوو مەشروعەتی نەماوە مەشروعەتی لەم جنبشە ضعیفتریچە بێت ئەوە ئێمە خەیاڵ نەکەین دەوڵەتی بورژوایی ئاخوندا ناقەر سپای پاسدارانە ئەمە تەنها سپایش نییە سوپا نێرویەکی تاجرە فاسدە مواد مخەدرە فرۆشێ بێڕەحمە بەتیجی هەیە بەڵام وانە دووتر تێشکێن ئەرتەشە نیروی ئەسڵی سەرکوبی بورژوازی بەنابەرین من پێم وایە ئەم جنبشە بە بوون جەوهەری چەپەکەیەوە واگەر ئەم چشمەندازە و ئەم میزانە ئاگاهیە لە خۆیان حەلکە زۆر ئیمکانی پێشرەفتی هەیە ئەوڕێی تەغیری سەرمایە تاریخ عمری حکوومەت گەلێکی وەک جمهوری ئیسلامی وشتە عمرێ فرەیکەتەوە بووە ئێمە نیرومانەوە بیخەینە ناو زبڵدانی تاریخ بەنابەرین من زۆر خۆشببینم بەم جنبشە خۆشببینم بە ئەم نیروە زۆر زۆر تەقدیرم هەیە ویان لە بەرابەر یادی یان بەختکردوانی ئەم بدوتنەوە یان بەختکردوانی پیشۆمانەوە مەسا سەری تعدین دانەوێنم و خۆشببینم
بەڵێ یادیان بەرز و بەڕێز بێت زۆر سپاس کاک فریدون نازری ناسراو بە کاکبووریا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا. سپاس بۆیەوە. زۆر سپاس. بینەرانی ئازیز ڤیدیۆیەکی کورت بینن میوانێکی ترمان لەسەر هێڵە تا ئامادە دەبێت دوای دێنێت. بەڵێ بینەرانی ئازیز هاتینەوە خزمەتتان هەر ئێستاکەش هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لەسەر هێڵە. هاوڕێ سەعید ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سڵاو بۆیەوە هاوڕێ ئەمیر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ سەعید خۆتان ئاگادارن لە 25 مانگی خەرمانان بە بۆنەی کوشتنی مەحسا ئەمینی جوانەمەرگەوە کە لەلایەن گەشتی ئێرشادەوە ئەنجامدرا هەتاکو ئێستاکە مانگرتن و خۆپیشاندان و ناڕزایەتی لە ئێران هەروە بەردەوامە. هەڵسەنگاندنتان ئەگە هەبێت لەسەر ئەم ئاخێزەی هەتا ئێستا چۆنەوە؟ هاوڕێ ئەمیر وەک هەموو لایەک ئاگادارن و بە تایبەتی بینێرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دوای مەرگی جوانەمەرگ مەحسا ئەمینی دەزانین ڕووداوەکان یەک لە دوای یەک هاتن. ئەو ڕووداوانش کە ڕوویاندا بەڕاستی ڕەنگە بڕێک دوور لە چاوەڕوانی بوون. لە کولیەتی خۆیدا ئێمە دەتوانین ئاوا دەست پێ بکەین بڵێین خەباتی جەماوەری لە ئاستی کۆمەلگای ئێراندا چۆتە قۆناغێکی دیکەوە، یا بڵێن کۆمەلگای ئێران ئێستا کەشوهەوای خەباتکارانەی یا کەشوهەوای مبارزە لە ئاستی کۆمەلگای ئێراندا لە چاو پێش مەرگی مەحسا چۆتە قۆناغێکی دیکەوە. کۆمەلگای ئێران بربەرەکانی لەگەڵ وەحشیگەریەکانی نیزامی سەرمایەداری کۆماری ئیسلامی، نیزامی کۆنەپەرست و دیکتاتۆری کۆماری ئیسلامی چۆتە قۆناغێکەوە. ئیتر ئێمە شاهیدی قۆناغی پێش مەرگی مەحسا نابینەوە. ئەم خەبات و تێکۆشانە، ئەم ڕاپەڕین و خۆنیشاندان و ناڕەزایەتی دەربڕینە ڕەنگە بە ئامانجە نەهاییەکانی نەگات، نەبێتە ئەوەی لە ماوەیەکی کورتە داخوازیەکانی جێبەجێ بێت یا ڕژیم بگۆڕێت لە ئێران و ئێمە بڵین واردی قۆناغێکی نوێ بووین یا بڵین چوونەتە قۆناغی شۆڕشەوە. بەنەوەیەک چوونەتە قۆناغێکی ئینقلابیەوە، چون ئاڵوگۆڕ بەسەر وەزعەکەدا هاتووە، نەک ئەو ئینقلابەی کە ئێمە چاوەڕوانی دەکەین کە تێیدا ڕژیم ئاڵوگۆڕی بەسەردا بێ.
بەڵام ئەمە واقعیەتێکی حاشا هەڵنەگرە کە کۆمەلگای ئێران لەم فاسلەی 15 ڕۆژەدا قۆناغێکی تێپەڕان ئێستا چۆتە قۆناغێکەوە کە لەگەڵ قۆناغی پێشمەرگی مەحسا زۆر جیاوازە ڕەنگە بۆ خودی دەسەڵاتیش و بۆ خودی خەڵکیش یا بۆ چاودێرانی سیاسیش بڕێک دوور لە چاوەڕوان بێت بەم شێوەیە. هەمومان دەزانین کە مەرگی مەحسا هەرچەند کوشتنێکی زۆر بێڕەحمانە بوو، جنایەتێکی گەورە بوو و شیاوی ئەوە بوو کە بەم شێوەیە کۆمەلگا بێتە سەرخەت و لەسەری بێتە دەنگ و بە تایبەتی زوڵمێکی کە لە ئاستی ئێراندا لە ژن دەکرێ بەم بەهانەیە جارێکی دیکە مەترەح بێتەوە. واشی لێها دیتمان مەرگی مەحسا بوو بە ڕەمزی خەبات و تێکۆشان بۆ دەستەبەرکردنی مافە یەکسانیەکان لە ئاستی کۆمەلگای ئێراندا و ئەمەش خەڵکێکی زۆری لە ئاستی دنیادا لە ئاستی کۆمەلگای ئێراندا هێنایە سەرخەت بۆ پشتیوانی لە مافەڕەواکانی ژنان بۆ ئازادی و یەکسانی لە کۆمەلگادا. لێرەدا من دەڵم ڕەنگە ئەم حرەکەتە ئەم کاردانەوەیە کە نیشاندرا بە تایبەتی لە کۆمەلگای کوردستان و لە ئاستی ئێرانیشدا بە ئەوەی کە لە فاسلەیەکی کەمی یەک هەفتەییدا 2 مانگرتنی سەرکەوتوانە هەر بە خاطری ئەوەی کە ئەم جەنایەتانەی کۆماری ئیسلامی مەحکوم بکرێت ڕوویدا. بۆیە ئێمە لێرەکاندا دەڵێین ئەم کۆمەلگایە تازە ناگەڕێتەوە قۆناغی پێش مەرگی مەحسا. ئەم خەباتە درێژەی دەبێت باسیەوە ڕەنگە احتیمالی هەیە ئەم خەباتە ئەم تێکۆشانە بە هەموو مەبەستەکانی خۆی نەگات. ڕژیم بتوانێت بۆ ماوەیەک کۆنتترۆلی کا سەرکوتیکە هەروەک ئەوەی کە ئێستا دەیبینین ڕژیم بە شێوەیەکی زۆر هیستریک کاردانەوە نیشانەدا لە بەرامبەر مانگرتندا کە ئاشتی خوازانەترین حرەکەتێکی مبارزاتیە ئەو دەستی کرد بە بۆمبارانکردن، دەستی کرد بە خەڵک کوشتن لە دەرەوەی سنوورەکانی شکۆی وڵاتێکی دیکەی شکاند، ئۆردوگای ژن و منداڵ و پیر و پەکەوتەی ئۆپۆزیسیۆن کە تێیدا مستەقل بن بۆمبارانی کرد، مەدرسەی منداڵانی بۆمباران کرد. ئەمانە کاردانەوەی دەسەڵاتێکە کە سەری لێ شێواوە کە خۆشی ناتوانێت معادلاتەکە لێک بداتەوە چۆنی بەرخورد لەگەڵ بکە. بۆیە بە شێوەیەکی شەلم کوێرم هیچ نابیۆرم حرەکەتی کرد. ویستی بەم شێوەیە بەم تونجوڵانەوەیە و بەم خوێن ڕشتنە یا بەم شێوە جەنایەتکارانە بۆ بارانکردنی ئەم شوێنە کە دروستە بڵین پایەگا یا پێگەی ئۆپۆزیسیۆنی کوردن لە هەرێمی کوردستان، بەڵام شوێنی نیشتەجێبوونی بنەماڵە بوون، مەدرسە بوون، ئەو شوێنانەی کە بڤێ لە ئاستی دنیادا دەستیان بۆ بەریا هەستکردن ئازاریان پێ بگەێنی، بەڵام ئەو کردی. ئەمە نیشانەی سەر لێ شێواویە. دوای ئەوەی کە بۆ مەحکومکردنی ئەم حرەکەتەشی ڕۆژی 9 مانگ مانگرتنێکی سەرتاسەری پتەوترتر یەکگرتوانەتر لەوەی پێشوو لە ئاستی کۆمەلگای کوردستان و ئێراندا ڕوویدا و لە زیاتر لە 150 شار لە ئاستی دنیادا بۆ مەحکومکردنی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی کاردانەوەکانی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. لە ئاستی زانکۆکان لە ئێراندا کە تا ئێستا کەموێ نەبووە بەم شێوەیە زانکۆکان بێنە سەرخەت بۆ پشتیوانی لە حرەکەتێکی سیاسی، بۆ پشتیوانیکردن لە داخوازیەکانی بزوتنەوەی شۆڕەژێرانەی خەڵکی کورد، بۆ پشتیوانیکردن لە داخوازی ئەحزابی سیاسی. ئەمە خۆی هەم ئێعتیباری بەخشیە بزوتنەوەی شۆڕەژێرانی کوردستان، هەم ئێعتیباری بەخشیە جەریانەتە سیاسیەکانی کە لەم
خەباتەدا بەشدارن. ئەگەر ڕژیم هەمیشە هەوڵی داوە کە ئەم جریانە سیاسیانە بە سەرسپوردە و وابەستە بە دوژمنان و نەیارانی کۆماری ئیسلامی لە قەڵم بدات، پێی وابوو ڕیشەی کۆمەڵایەتیان نییە، کەس جوان لێ ناگرێ، ئەمانە فقط تعدادێک بە کرێکیرا و هەڵات و فلان و ئەوانە. بەڵام سلماندی کە جریاناتێکی سیاسی خاوەن پێگەی کۆمەڵایەتی ڕیشەدار لە کۆمەلگاداوە لە عینی حاڵشدا خەڵک گوێ لە قسەیان دەگرێ، خەڵک متمانەی پێیانە. و ئەم تایبەتمەندیەکی تری ئەم خەباتێکی ئێستا لە ئێراندا لە زەریاندایە ئەوەیە کە ڕژیم لەگەڵ جیلێک یا بڵین لەگەڵ بەرێک بەرەو ڕووبووتەوە کە خۆی پەروەردەی کردوون، کە دەست پەروەردەی خۆین. خوێندکارانی زانکۆکان کە ئێستا بەم شێوەیە بەرەو ڕووی ڕژیم دەبنەوە، هێڵە سوورەکان دەبەزێنن، مەرگ بە دیکتاتۆر دەڵێن، مەرگ بۆ خامنەیی دەڵێن، ئەمانە کەسانێکن کە خۆی پەروەردەی کردوون، بە حساب لە مەکتەبی کۆماری ئیسلامیدا پەروەردەکراون. بەڵام دیارە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی سیاسیە، بۆیە ئەم جیلە تازەیەشی جیلێکی سیاسیە، دەرکی هەیە و دەوروبەر دەبینێ لە ئاستی دنیادا، دەزانێت کە ژیانێکی نۆرمال لە دنیادا چۆنە و ئەوان چیان لێ زەوت کراوە. بۆیە بەمەوەیە یەکگرتوانە شێرگیرانە هاتوۆتە مەیدان بە بەهانەی مەرگی مەحساوە، بە بەهانەی دیفاعکردن لە ئازادی و یەکسانی و مافەڕەواکانی ژنان، داخوازیەکانی خۆشی تەرع دەکات. خوازیاری ئاڵوگۆڕی ڕیشەیە لەو کۆمەلگایەدا. بۆیەش دەبینین کۆماری ئیسلامی بەم شێوەیە بێڕەحمانە لەم یەک دوو ڕۆژەی دواییدا بەم شێوەیە هێرش دەکاتە سەر زانکۆکان، بەم شێوەیە خوێندکارانی بێچەک، خوێندکارانێک کە هیچ شتێکیان بە غەیرە دروشمەکانیان بەدەستەوە نییە، بەم شێوەیە بێڕەحمانە سەرکوت دەکا، دەیانگرێ، ئەشکەنجیانەداوە، زیندانیان دەکا. بەڵێ هاورە سعید، باسی خوێندکاران دەکەی دوێنێ دیتمان کە لە زانکۆی سەنعەتی شەریفی خوێندکاران زۆر بەتوندی سەرکوتی خوێندکارانیان کردوە، دەرگای زانکۆکانیان لێداخستن و بەم کارە دەویست دەنگیان کەبکا و زۆری لێ دەست بەسەرکردن و زۆریشی لە بریندارکردن. بەڵام بە پێچەوانەوە ئەمڕۆ دیتمان زۆرێک لە زانکۆکان لە سەراسەری ئێران بۆ پشتیوانی لەم خوێندکاران هاتنە نێو زانکۆکان و ناڕزاتی خۆیان دەربڕی. هەر وەک ئاگادارن بەیانی مانگرتنێکیش فراخانی مانگرتنێک دراوە لەلایەن ڕێکخراوی سنفی معلمانەوە و تەشکیلاتی ئێمەش هاوبەش لەگەڵ ڕاهی کاریگەر ئەم فراخانیدا و پشتیوانی لەم فراخانەی ڕێکخراوی سنفی معلمان کردووە. پێشبینی ئێوە بۆ پێشوازی لەم مانگرتنەدا چییە و کاریگەری بۆ داهاتوو چۆن دەبینی؟ بەڵام کاتی بەرنامەکەشمان کەمماوە هاورە سعید ئەگەر کرا. ئێمە کوتمان ئێستا کۆمەلگای ئێران یا خەبات لە کۆمەلگای ئێراندا واردی قۆناغێکی نوێ بووە، دیارە بە مانگرتنێک یا بەو مانگرتنانێک کە لە ڕابردوودا بوو یا بەم حرەکەتان خوێندکاریانەی کە لەم ڕۆژانەدا بوو ئەمان کۆتایی نایە. ئەمە دومباڵەدارە، زنجیرەیە، وردە وردە. ئێمە چاوەڕوانی حرەکەتی گەورەترین خۆ پێشتری پێشبینیمان کردو، ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین کە ئەو سەفەر خۆپیشاندان لە شارەکان بگاتە ئاستی ملیۆنی، لە 1000 و 10,000 و 100,000 بگاتە ئاستی ملیۆنی. مانگرتنەکان کە تا ئێستا لە شارەکانی کوردستان بووە ئێمە سەرتاسەری بێتەوە. هەر ئەو جەنایەتەی کە لە سیستان و بەلوچستان ڕوویداوە، ناوچەیەکی فەرامۆشکراوی لە هەموو بارێکەوە هەژار کە بەم شێوەیە سەرکوت دەکرێت، تەنانەت ئاماری دەقیقی کوژراوەکانیشی بڵاو ناکرێتەوە، نە ڕژیم ئیجازە دەدا و نەک خودی کۆمەلگاکەر بەو شێوەیە کە بتوانێت دەنگی بە دەرەوە ڕابگات. کۆمەلگایەکی کە تەنانەت تا ئەو جێگای من بیستومە بەشێکی زۆری خەڵکەکەی تەنانەت خاوەنی شناسنامە و پێناسی ئێرانیش نین.
بەم شێوە بێڕەحمانە دێنێ مەسەلەن لەم دەرفەتە کەڵک وەردەگرێ و بۆ چاوترسێنکردنی باقی خەڵکی ئێران دێ مەسەن ئەم کوشتار و جەنایەتە وەحشیانە لەوێ ئەنجامەدا دەی چاوەڕوان دەکرێت هەر بە خاتری ئەم جەنایەتانەش بێت لە ئاستی ئێراندا مانگرتنی گەورەتر بکەوێتە ڕێ ئێمە وێڕای پشتیوانیکردن لەو مانگرتنەی کە ڕاگەیەندراوە چاوەڕوانی ئەوەمان هەیە کە لە داهاتوودا مانگرتنی گەورەتر بۆ پیشاندانی گەورەتر لە ئاستی ئێراندا بکەوێتە ڕێ یعنی ئەمە چاوەڕوانیەکی زۆر خەیاڵاوی نییە کۆمەلگای ئێران دەکوڵێ کۆمەلگای ئێران هی هەموو کەس ترسی لە ڕژیم شکاوە هەرچەند ئەو ڕۆخامنەی هات دوای نیشاندا کە هیچ نەبووە ئەسەن ئاو لە ئاوتەکانی نەخواردووە شتەکەی زۆر سال بەڵام ئەو بۆ بەرزکردنەوەی ڕۆحیەی هێزەکانی خۆی بوو بەڵام واقعیەت شتێکی دیکەی لە کۆمەلگادا ئەو سەحنانەی کە لە ئاسی شارەکاندا دەیبینی ئەمە عینی واقعیەتەکەی وەزعەتی کۆمەلگای ئێرانە کە خەڵک ترسی شکاوە بەڵێ بۆ پێ وایە لە داهاتوودا چاوەڕێین و حتمما شاهدی مانگرتنی گەورەتر دەبین لە مانگرتن و خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕین لە ئاستی ئێراندا بەڵێ زۆر سپاس هاوڕێ سعید ئەمانی بەداخەوە کاتی بەرنامەکەمان ڕوو بە تەواوبوونا سپاسەوەی کە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا کرد حتمما لە مەجالی دیکەدا پەیوەندیتان پێوە دەگرین لە ڕۆژانی ڕابردوودا سپاس بۆ بەشداریتان سپاس بۆی وەرسپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز هەروەک لە سەرەتای بەرنامەکەدا باسمان کردو و باقی میوانەکانیش قسەیان لەسەر کرد بەیانی ڕۆژی سێشەممە شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوی سنفی معلمان بانگەوازی مانگرتنی گشتی ڕاگەیاندووە و تەشکیلاتی ئێمەش واتە حیزبی کۆمونیستی ئێران ڕاگەیاندنێکی هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەری ئێران واتە ڕاهی کاریگەر دەرکردووە پشتیوانی خۆی لەم بانگەوازەی شۆڕای هاو ئاهەنگی کردووە هیوادارین کە بەیانی لە هەموو ئێران بەرەو ئەم بانگەوازە بچین و پشتیوانی خۆمانیان لێ دەبڕین ئێمە ڤیددیۆمان زۆر بۆ هاتوو بەڵام بەداخەوە ئەم شەو چون زۆرمان میوان بوو نەمانتوانی زۆرێک لە پەیامەکانیش بخەنینەوە بەڵام تاکوی ئێستا پەیامەکان ئەومان پێ دەڵێن هەتا ئێستاکەش خۆپیشاندان و ناڕزاتی لە زۆربەی شارەکان هەروە بەردەوام و لەگەڵ هێزە ئەمنیەکان و خۆپیشاندران تێکەڵچوون لە ئارەدا بە هیوای ئەوەی کە ئەم ئاخێزە بە سەرکەوتن بگات تا بەیانی یا شەوێکی ڕاهداتوو هەمووتان بە ئاوات و شادی دەخوازم شەوێکی خۆشتان بێت و تا دیداری دوارە.
چیه گیر خود بسیجیه ایرانی میمیرد ذلت نمیپذیرد 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 میکنم زندگی حجاب اختیاری حجاب اختیاری حمایت 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 استاد شرافت حمایت استاد شرافت حمایت بترسید بترسید همه با هم هستیم بترسید بترسید همه با هم هستیم بترسید بترسید همه با هم هستیم بترسید بترسید همه با هم هستیم